بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە لە ڕۆژێکی نوێ و لە بەرنمەیەکی دیکەی پەیامی ڕۆژ بێەوەی ئازیز و خۆشەویست شاد بوومەوە لەگەڵ هاوکارم کاگریاز بەرنمەیەم ڕۆژتان پێشکەش دەکەین بۆ هیوایی کە جێگەی ڕەزامەندی و سوودی هەموو لایەک بێت. زۆر سپاس جلال. بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای گەورەتان لێبێ، داوای ڕەحمەت و میهرەبانی و سڵاوا دەکەین بۆ گیانی پاکی پێغەمبەری پێشەوامان صلی الله علیه وسلم. ئومێد دەکەین وڵات و گەلمان هەمیشە لە ئارامی و ئاسوودەی دابژین و دوور بن لە هەر بەڵا و موسیبەتێ. ئومێد دەکەین تەوەر بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆشمان جێی ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێ و بتوانین لە پەیامی ڕۆژەوە تیشکێک بخەینە سەر ئەو شتانەی کە بەنسبەت ئێوەوە گرنگن و بۆ ئێوە گرنگن. وەک هەمیشە پەیامی ڕۆژ ئەم ڕۆژ لە سێ تەوەرە پێگاتوە. تەوەری یەکەم باز لە خزمەتگوزاری و داواکاریەکانی خەڵکی وارماواکەین بە ئامادەبوونی بەڕێوەبەری ناحیەی وارماوە تەواوی ئەو کێشەگیر و گرفتانی کە لە ناحیەکەدا هەن. هەروە تەوەری دووەم باز لە وەرزشی پاسکیل سواری و شاخڕەویەکەین. هەروە تەوەری سێم باز لە ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی بانگەوازەکەین وە کار و چالاکیەکانیان ئەمڕۆ باسی لێوە دەکەین لەگەڵ چەند راپۆرتێکی جیاواز لەلایەن پەیام لێرانمانەوە. بینەرانی عزیز سەرەتاش دەچینە لای کەش و هەوای ئەمڕۆی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. پارێزگای هەولێر بەرزترین پلەی گەرمی ئەمڕۆ 19 پلە و نزمترین پلەش 8 پلە. لە سلێمانی بەرزترین پلەی گەرمی 17 پلە و نزمترین پلەش 6 پلە. بەرزترین پلەی گەرمی لە پارێزگای کەرکووک 21 پلە و نزمترین پلەش 9 پلەیە. لە دوهۆک بەرزترین پلەی گەرمی 15 پلە و نزمترین 7 پلەی گەرمی. دەچینە پارێزگای هەڵەبجە. لە هەڵەبجە بەرزترین پلەی گەرمی 19 پلە و نزمترین پلەش 8 پلە. دەچینە گەرمیان. وەک ڕۆژانی ڕابردوو دیارە گەرمیانی ژەمڕۆ بەرزترین پلەی گەرمی 24 پلە و نزمترین 11 پلە کە بە گەرمترین پارێزگا و ناوچەی هەرێمی کوردستان ئەمڕۆدا دەبێت. دەچینە ڕاپەڕین. لە ڕاپەڕین بەرزترین پلەی گەرمی 17 پلە و نزمترین پلەش 8 پلە. بەڵێ بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. وەک ڕۆژانی ڕابردوو پێمان خۆشە باز لەو مێژوو ڕوودا و پێژاتە گرنگانە بکەین کە لە 21 چواری هەموو ساڵێکدا ڕوویاندا ئەوانی کە بەنسبەت ئێمەوە گرنگن هەم کوردستانین هەم جیهانی. چواری 1910 کۆچی دوایی نووسری بەناوبانگی ئەمریکی مارک توین. 21 چواری 1950 لەدایکبوونی ئەکتەری بەناوبانگی ئەمریکی ئانتۆن کۆئین، ئەو کەسەی کە ڕۆڵی عومەر موختاری لە زنجیرە درامای شێری بیابان و ڕۆڵی حەمزەی مامی پێغەمبەری لە زنجیرە درامای ڕیسالە دابینی. 21 چواری 1996 تیرۆرکردنی سەرکردە و خەباتکاری چیچانی دژی ستەمی ڕووسەکان جەوهەر دۆدایف. ناوبراو ساڵی 1991 سەربەخۆیی شیشانی ڕاگەیاند و ساڵی 1994 بۆ سەربەخۆیی وڵاتەکەی دژی ڕووسەکان جیهادی ڕاگەیاند. 21 چواری 2015 دەرکردنی سزای زیندانیکردنی 10 ساڵ بۆ دکتۆر محەممەد مورسی سەرۆکی بەشەرعی هەڵبژێردراوی گەلی میسر. بەڵا بینەرانی عزیز دیارە لە ئێستادا ئەو کەش و هەوا و ئەو سەیرانگا و سەوزای و بەهاری کە لە هەرێمی کوردستانە هەیە کە وێناکی دەگمەنە لە ناوچەکانی تر بووەتە هۆکارێک بۆی کە بەشێکی زۆر لە ئیل و عاشیرەت و بنەماڵەکان پێکەوە کۆ ببنەوە و سەفرە و سەیران ڕێک بخەن
و ئامانجیان لەم سەفرە و سەیرانەی کە ڕێکی دەخن بۆ ناوچەیەکی دریاریکراو یا بۆ سەیرانگایەک بۆ زیاتر یەکتر ناسینی نێوان عشیرەت و بنەماڵەکانن لایەکەوە لایەکی تریشەوە بۆ یەکە ئەو تەبایە زیاتر تۆخ بکەنەوە لە نێوان یەکترا و گەر گرفتێکی کۆمەڵایەتی لە نێوان یەکتریانە هەبێت چارەسەری بکەن بە تایبەتی دیارە عشیرەتی کەلهۆڕکەیەکە لە هەرێمی کوردستان بربڵاوە لە دەرەوەی هەرێمی کوردستانی شتانانت هەیە لە هەینی ڕابردوو فیستیڤاڵێکی بەرفراوانیان ڕێخست بوو کە تەنانەت دەم و چاوە سیاسیەت جۆرا و جۆرەکانی شتێدا بەشدار بوون. هاوکارم کاگریاز راپۆرتێکی بۆ ئامادە کردوین پێکەوە بینەری دەبین. سروشت و بەهاری کوردستان بۆتە شوێنی کۆبوونەوە فیستیڤاڵ و یەکگرتنی بەشێک لە عشیرەت و عێل و بنەماڵەکانی کوردستان. ئەوان لێرە کۆبوونەتەوە دەیانەوێ ڕابردووی خۆیان، سەروەری خۆیان، دابوو نەریت و کەلتوری خۆیان بە نەوەکانی ئێستا و داهاتوو بگەن و پێیان بڵێن کە دابوو نەریتی ڕاستەقینە و ڕاستەنایەتی خۆیان لە ڕابردوودا ئەمەی ئێستا بووە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. طبعا ئەم جۆرە کۆبوونەوە و گردبوونەوانە ئیسفادەی زۆرە بەڵام ڕەنگە هەر کەسە بەقەدەر نێتی خۆی ئیسفادە بکە. لە حەدیثا فەرمێ إنما الأعمال بالنيات هەموو کردار بە نیەتە. مەسەلە ئێستا ئەم شتانە کە ئەکرێ من دڵم وایە ئینشاء الله تعالى هەموو ئەم عەشرەتانە ئەم بنەماڵانە ئەم کەسایەتیانە ئەم خزمانە کە ڕۆژی ئاوهادا ئەنێن و دیان گرد دەبنەوە هەر بە نێتی یەکتر ناسین و تعارف و محیبەت و خۆشەویستی و لێک تێگەیشتن و بزانێ کامە ئەمە خزمێتی و ئەمە کەسێتی و ئەمە دۆستێتی ئەمە زۆر گرنگە ولا گرنگی زۆرتریش لەوەیە کە خوای گەورە لە قورئانە فەرمێ فانظروا إلى آثار رحمة الله ئێوە کە دەرەچنە دەرەوە سەیری ئاثاری نیعمەتی خوا بکەن سەیری ئەو شاخ و داخ و گوڵ و گوڵزار و ئەرزە جوانە کە خوا ڕازانوێتەوە خوا چۆن ئەم ئەرزە مردووەی زیندوو کردوێتەوە و بە دەرەجەی یەکەم ئەبێ بە هەمومان ئیسفادە لەوە بکەین چۆن ئەم ئەرزە مردبوو ئێستا هەمووی گوڵ و گوڵزار و سەوزاویە ڕۆژێک کە بێ ئێمەش کە ئەمرین بەو شێوە زیندوو ئەبینەوە. گرنگیەکانی ئەوەیە ئەو گەنجانە یەکتری ئەناسن و لێک بڕنابین ئەمە ساڵ بە ساڵ و کات بە کات علاقەکان زیاترەکە ناسینەکانمان زیاترەکە خزمەتی و کەسایەتەکەمان بەرەو پێشە بە بۆ قەزەی ئابووری و ئانژێتە تەمەەن هەر ئەوە مەسەر بۆ ئەتوانی بۆ هاوکاریکردنی یەکی ئیسفادە لێ یەکەکەین هەنێ شدێ ئیسفادە لێ یەکەکەین شانە زۆر تاسیریە و زۆر ئیسفادەمان لێ کردووە. ئێمە زۆر خۆشحاڵین بەم جۆرە فستیڤالانە هیوادارم ئەم ساڵانان جۆرە فستیڤالە بکرێت بەڕاستی پێویستە بۆ ئێمە گەنج کە لەم جۆرە فستیڤالانە بەشدار بین چونکە هەنێک جلی کوردی و مۆرکی نەتەواتی هەیە بەکار دەهێنرێت کە ئەمە لە هەموو بۆنەیەکە بەکار نایێنرێ بەڵام ئەگەر ئێمە وا بکەین و لەم فستیڤالانە بەشدار بین ئەوە ئەتوانین ئێمە جلی نەتەوەی بپارێزین و ئەو جلە نەتەوایانە بەکار بهێنین و ئێستای مڕم بە جلوبەرگی کوردیوە بەشداریم کردووە کە ئەمەیەکێکە لەو جلوبەرگانێکە لە کۆندا هۆزی کەڵوور بەکاری هێناوە زیاتر لەم جۆرە جلوبەرگە بەکارهێنراوە بەڵام بەداخۆ ئێستا بەهۆی هەندێک ئەوەی کە گۆڕانکاری و بە ناوی ستایلەوە جلوبەرگی کوردی زۆر گۆڕایی وادارم ساڵانە لەم جۆرە فستیڤالە بکرێت. والله لە پێشێ سوپاسیا کەناڵێوەتکەم و ئەم یەش زاخۆ هاتین کەلهۆرێت کەلهۆرین لە زاخۆ دانیشتینە لێرێنە ئەمێ هاتین ئەڤروکا بەشداریە سەیرانە سیێدا بکەین یا هۆزین کەلهۆر لەوێش کەلهۆر هەیە بەلێ لەوێرەژی کەلهۆر هەیە گوندەکە لادەکە باشن تقریبا نزکی 100 عائلانە والله وەکوت بێژن هۆزی کەلهۆرە سەیرانە هۆزی کەلهۆرە واجبەکە سەرمە دەبێت ئەم هەمی ئەڤروکا بین وێرێ بەشداریت وێ سەیرانێدا بکەین کە هەکوەر ئەم لێرێکێم ئەم بین وێرێ خەلک و دوست و هەواڵ و مرۆڤێت خۆ هەمیان ناز بکەن. پێش هەموو شتێ بە خێراتری کەناڵەکەتانەکەم بەخێر بێن بۆ فستیڤالەکەمان سەر هەردوو چاوم گەورەمانتان کرد ئافرەت لە هەموو کاتێکە لە هەموو زەمان و مەکانێکە شوێنی خۆی هەبووە ڕۆڵی خۆی هەبووە لە چی لە عەشرەتی کەڵهۆڕ چی لە عەشرەتێکی تر لەبەرەوەی ئافرەتی کورد خۆی ئافرەتێکی ئازا و مەردە بەڕاستی
ئەو ئافرەتەی کورد ئەیکا تەحمولیەکە شان بە شانی پیا و زۆربەی ئافرەتان بەڕاستی ناتوانێت ئەو دەورە ببینێ. ئێمەش بایخمان داوە بە ڕۆڵی خۆمان لە ناو عەشرەتەکەمان ئیتر لە مێژوویش نەئیستا. لەیلا قاسم نمونەی ئافرەتی ئازایە و مەردە و بەردەوامیشین ئینشاء الله لە مەردایەتی شان بە شانی براپیاوەکانمان. ئێلی کەلهوڕ یەکێکە لە ئێڵە گەورەکانی کورد، مێژوێکی کۆنمان هەیە، زاراوەی خۆمان هەیە، فلکلۆری خۆمان هەیە، عرف و عادات و تەقالیدی خۆمان هەیە. مێژە نووسان ئەڵێن 3000 ساڵ پێش ئێستا لە چیاکانی زاگرۆسەوە هاتوونەتە خوارەوە بەرەو ئیلام، منتیقەی لە پرش و بڵاو بینە لە ناوچەکانی کوردستانە. تەنانەت خزمێکی زۆرمان هەیە لە تورکیا و تاکو ئێساش هەر بە زاراوەی کەلهوڕی قسەکەن و ئاەتی محەممەدیش ئەڵێ 600 ماڵی کەلهوڕ کەوتونەتە پاکستان. بەڵام من پەیوەندیم لەگەڵیانە هەیە، ئەڵێن لە ملیۆنیە زیاترین و معبەدی خۆیانە معبەدێکی تایبەت بە کەلهوڕەوە لە حەیدەر ئاباد لە پاکستان. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، ئێمە وەکو عەشرەتی کەماڵەیی لە هۆزی جات ئەم فیسیڤاڵانەمان داناوە ساڵانە بۆ یەکتری وەچەکان، بۆ ناسینی خزمەکان، جیل لە دوای جیل، بۆ ئەو کەلتورە جوانە دینیانەی کەوا هەبووە لە باوباپیرانی ئێمە کوێر نەبێتەوە و گوم نەبێ. یەکێ لە بابەتەکانی لە شەریعەتی ئیسلامە کە ئیحتیمامی پێدراوە و زۆر بایەخی پێدراوە کە خزمایەتیە. ئێمەش ئەمساڵ دەهەمین فیستیڤاڵی عەشرەتی کەماڵەییە، ئەمساڵ دەهەمین ساڵمانە کە خەریکین. بەڵێ سەرەتا بەخێراتتانەکەین، زۆر سپاس بۆم بەسەرکردنەوەی کەناڵی پەیام. ئێمە وەکو گەنجانی عەشرەتی کەماڵەیی زۆر ئەم جۆرە فیستیڤاڵانە بە گرنگ ئەزانین بۆ زیاتر یەکترناسینی گەنجەکانمان کە زیاتر بەهۆی جوگرافیاویان بەهۆی شوێنی دوورەوە کە چەند خزمێکمانەیە کە پێشتر نەمان بینون لێرە لەم جۆرە فیستیڤاڵانە یەکتری ئەناسین و زیاتر یەکتری ئەناسین. ڕاستە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە یاخود بەهۆی تەکنەلۆژیاوە یاخود بەهۆی ئەم شتانەوە پەیوەندی کۆمەڵایەتەکان کاڵ بۆتەوە. بەڵام لەم جۆرە فیستیڤاڵانە زۆر گرنگە کە ئێمە یەکتری ئەناسین بە درێژایی ڕۆژێک لەگەڵ یەکتری لەگەڵ خزمەت نزیکەکانی خۆمان ئابین و زیاتر تعارفەکەن ئەوانەی کە یەکترمان نەناسیوە پێشوت. بناوی خوای گەورەی میهرەبان، بسم الله الرحمن الرحیم. خوای گەورە فەرمێ ئینا خەلەقناکم من ذەکەر وئونثى وجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا. ئێمە لە ڕوانگەی شەرعیەتدانیش بە کارەکەمان لە ڕوانگەی ئاەتە پیرۆزەوە ئێمە ساڵانە یەک ڕۆژدا ئەنین هەموو هۆزی کەماڵەیی موعیدەدا ئەنین شوێنەدا ئەنین پێشتر گروپ هەیە و گروپەکان کۆ ئەبنەوە و شوێنەکە دیاریەکەن و بەرنامەکە دیاریەکەن. ئەم فیستیڤاڵە ساز ئەکەن لە ڕوانگەی و ئاەتەوە بۆ ئەوەی کەوا مناڵەکانمان نەوەکانمان خزمان هەموو لەم ڕۆژا کە ئێمە بۆمان ناکرێ ئەوە نەبڕۆین و ئەوە ماڵ بگەڕین، بەڵام تر لەم ڕۆژە هەموو یەکە بینین و یەکە گرین و هەروەها لە مۆسیمی بەهارە کە کاتێکی زۆر خۆشە و بەو بۆنەیەوە هەمومان لێرە یەکتێگرین ئەبێتە هۆی زیادبوونی خۆشەویستی و تەبایی. سەرەتا بەخێراتتانەکەم کەناڵەکەتان کەناڵی پەیام، من مامۆستا عومەر مەری حاجی حەمومین گوندی بێ سانسور و ئەم سنووقەی کە ئێمە پێی هەستاوین تەبەن لە ناو عەشرەتەکەی خۆمانە کاتێک هەستمان بەوە کرد کە لە ناو بنەماڵەکانمانە کۆمەڵی خەڵکی هەژارمانەیە، کۆمەڵی خەڵکی کەم دەرامەت هەندێک کات لێقەومان هەیە. ئەم بیرۆکەیەوە بیرمان لێ کردەوە کە ئێمە کۆمەڵێک لەم بنەماڵانەی خۆمان سەرژمێرێکی عاممان کرد. ئەم سەرژمێرێش کە کردمان هەر کەسەی لە ڕابردووە با بڵێن مانگی 5000 دینار بوو. ڕۆیشت زستان و سەرما بەهار هاتەوە ئەمجا دەمش دەبێ کاکی شوان نەما کڕێوەی زستان. پیرۆز بێ لێت نەوبەهار گوڵ و گیا و مێرغوزار لە خۆت و مەڕەکانت لە هەواڵی شوانت دەلێدە بەستەی شمشاڵ بەستەی چوونی ساردی ساڵ ئەوا کۆتر و بولبول ئەفرن لەم چڵ بۆ ئەو چڵ هاژەی ئاو سەتاوە فێنک و خۆرەتاوە. ئەم فیستیڤاڵامە دام فیستیڤاڵمانە کە ڕێکمان خستووە یەکەم فیستیڤاڵ کە دەستمان پێگرت کۆمەڵێکی هەڵساین بە ئەوەی لەبەر ئەوەی کەسایەتی و خزمایەتێکی تنوتۆڵ دروست بکەین لە نێنەوانی عەشرەتەکەمانە کە ئەم فیستیڤاڵەمان دروست کرد. لێرە خەڵکۆ ئەەکەی نەوانێ خەڵ دەیرەیە کە بینێ ئێستا بە بۆنەی مەشغوڵیەتی خەڵکەوە و بە بۆنەی ئەم شتانەوە زۆربەی زۆری لە تۆڵە کۆمەڵایەتەکان نامەوشت بۆ یەکە نێرێ.
بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەوەی بینیتان فیستیڤاڵی هەردوو عشیرەتی کەلهوڕ و کەماڵەیی بوو کە ئێمە وەکو تۆڕی میدیایی کۆماڵ لە پێناو خزمەتکردن بە هەردوو عشیرەت ڕۆژی هەینی لەلایەن میوان بووین و توانیمان بەشێک لە کار و چالاکیەکان یان ڕابردوو دابوونەریتی خۆیان لە ڕێو راپۆرتەوە بە ئێوەی عزیز و خۆشەویست بناسێنین. تەوەر یەکەمی بەرنامەکەمەوە ئاماژەمان پێکرد بریتە لە پرۆژە خزمەتگوزاریەکان و ئەو کێشەگیر و گرفتانەی کە لە ناحیەی وارماوە هەن با ئامادەبوونی زۆر بەڕێز کامەران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحیەی وارماوە باز لە تەواوی ئەو پرۆژە خزمەتگوزاری و ئەوانەشی کە تەواو نەکراون و ئەو کێشەگیر و گرفتانش کە هاوڵاتیانی ناحیەکە هەیەە. بەڕێز کامەران عەبدوڵڵا بەڕێوەبەری ناحیەی وارماوە زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ ئەم دەرفەتەش. بە هەر سەرتا لە ناوی وارماوە دەست پێ بکەین تا ئێستاش بەشێ لە خەڵکی داوای ئەوەیان کردووەکەن ناحیەکەیان لە وارماوە بگۆڕدرێتەوە بۆ زەڕایەن کە پێش ناوی زەڕایەن بووە. ئەم کێشەیە تا چەندێەوە ئاگادارن و تا چەند کاری لەسەر کراوە تا چەند ئەتانێت کار لەسەر گۆڕینەوەی ناوی و ناحیەکە بکەن. بەڵام دەستان خۆش بێ، زۆر سپاس. دیارە ئەم ناحیەیە کە ئێستا ناوی وارماوەیە لە ساڵی 1970 دروست بووە دوای ئەوەی کە لە چوارچەوەی ئیتفاقی جەزائیردا حکومەتی عێراقی بڕیاروا بوو کە بە قوڵایی 30 کیلۆمەتر لە سنوورەکانی ئێران بکشێتەوە هەموو ئەو گوندانەی کە کەوتبوونا ئەو سنووری ئەو قوڵایی 30 کیلۆمەترەوە کۆیکردنەوە هێنانی لە ئەم شوێنەی ئێستا نیشتەجێکردن و ناحیەیەکی بۆ دروستکرد بە ناوی ناحیەی زەڕایەن. ئەم ناحیە بەردەوام بوومایەوە تا دوای ڕاپەڕینی شەر ناحیە بوو لە ساڵی 1970 لە سەردەمێکا کە بەڕێزکا کۆسرد ڕەسوڵ سەرۆکی حکوومەت بووە ناوەکان کردو بە وارماوە. ئێستا ناوی وارماوە ناوی ناحیەکەیە، بەڵام دوای ئەوەی کە ئێمە دەست بەکار بووین لە ساڵی 2015دا داواکاری زۆری خەڵکمان بۆ چ بە نووسین و چ بە زارەکی و چ بە ئەنتەرنێتیش بەڕاستی داوای ئەوان دەکرد کە ناوەکە جارێک تر بکەینەوە بە ناوی زەڕایەن. پیان وا بوو کە ناوی وارماوە ناوێکە نامۆیە و زۆر کەس نازانێ ئاشنانیە بەو ناوە، بۆیە داوایان کرد کە ناوەکە بکرێتەوە بە ناوی زەڕایەن. ئێمەش لە چوارچێوەیەدا ڕاپرسێکمان لە ناو دانیشتوانی خەڵکی وارماوادا کرد، دواتر کۆبوونەوەیەکمان لەگەڵ سەرجەمدام و دەستگا حکوومیەکانی سنووری ناحیەکەمانە کرد و کردمانە نووسراوێکی فەرمی و ئاراستەی لە ڕێگەی قایمقامێتەوە ئاراستەی پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کرد. ئەوانیش بە خۆشحاڵیەوە لە کۆبوونەوەیەکی ئەنجومەنی پارێزگادا بڕیاریان لەسەردا کە ناوەکە بگۆڕێتەوە بۆ ناوی زەڕایەن. دواتر ئەم بڕیاری ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕەوانەی وەزارەتی ناوخۆ کرا، بەڵام وەزارەتی ناوخۆ بە پاساوی قەیرانی دارایی ئیشەکەیان ڕاگرت وەوتیان کە ئەمە بە نووسرا وەڵامیان داینەوە کە ئەمە خەرجیەکی زۆری دوێ پێویستی بە گۆڕینی ناسنامە و ڕەگەزنامە و سەرجەمی بەڵگەنامە فەرمیەکانی هەموو دانیشتوانی سنووری ناحیەکەیە، سرەڕای ئەوەی پێویستی بە گۆڕینی تابلۆ و نووسراوە فەرمیەکان و مۆری هەموو فەرمانگە حکوومیەکان هەیە لە ئێستادا ڕایان گرتووە نەک ئیلغا کرابێتەوە. واتە ڕایان گرتو ئەکرێ ئەو کاتی کە بارودۆخ گونجاو بوو، ئەو کاتێک کە قەیرانی داراییمان تێپەڕان بتوانین ئینشاءڵڵا ئەو بڕیارە جێبەجێ بکرێت و جارێکتر ناوەکە بکرێتەوە بە ناوی زەڕایەن. زۆر باشە کاکامەران، دیارە لە هەر ناحیە و شوێنێک بگری بە تایبەتی لەم ساڵانەیە خیر لە ڕووی خزمەتگوزاریەوە هێشتا هەر خزمەتگوزاریەکان وەکو پێویست نین و بە تایبەتی خەڵکی دانیشتوانی ناوچەکەش بۆ نەک لەیان هەیە. ئەوەی کە ئێستا ئێوە زیاتر گیرۆدەی بوونیان دەسەڵاتان نییە لە ڕووی کارگێڕی و لە ڕووی داراییەوە چییە بۆی کە خزمەتگوزاری زیاتر پێشکەش بە هاوڵاتیان بکەن؟ لە ڕاستیدا ئەمڕۆ نەک هەر ئەمڕۆ لە دوای دروستبوونی قەیرانی داراییەوە ئیدارە و وەزیفە بەڕاستی یەک پارچە بۆتە بە مای ئیحراجی بۆ کاربەدەستان و ئەوانەی کە لە وەزیفە باڵاکاندان. ئێمە ڕۆژانە بەڕاستی ڕوبەڕووی زۆرێک لە داواکاری هاوڵاتیان دەبینەوە کە کاری ئێمە بەڕاستی ڕەنگاری ئەتزار هێنانەوە و داوای لێبوردن و بەخشین و ئەوانە بێت کە نەتوانین بەشی زۆری ئەو داواکاریانە جێبەجێ بکەین، بە تایبەت ئەو داواکاریانەی کە خەرجیەکیان پێویستە، پارەیان پێویستە. ڕاستەکەی ئەو سیستەمەی کە ئێستا لە کوردستان پەیڕەو دەکرێت سەرڕای ئەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبژێراوە، بەڵام سیستەمێکی مرکزی توندە
و دەسەڵاتی یەکە کارگەڕێکان زۆر لاوازە و بە هیچ شێوەیەکیش بڕە بودجەیەک لە بەردەستیانان نیە. ئەمە وای کردووە کە زۆر جار تۆ ئەم داواکاریانە تەنها کاری تۆ نووسراوکردن بێ بۆ سەر و خۆت. زۆر جار وەکو پێویست وەڵام نایەتەوە یان ماوە کاتێکی زۆری پێدەچێت. ئەمە بەڕاستی زۆر جێگەی داخە بۆ ئێمە. دیارە لە سنووری ناحی ئێمە وەکو هەموو ناوچەکانی تری کوردستان کەم و کوڕی خزمەتگوزاری زۆرە، کێشەی کارەبامان هەیە، کێشەی کەمی ئاوی خواردنەوەی پاکمان هەیە، کێشەی ئاوەڕۆمان هەیە، بەڕاستی هەروە کێشەی ڕێگەوبانمان هەیە. هەموو ئەوانە ڕەنگە بە کولفەی جیاجیا و بە مەبلەغی زۆر بکرێت. لە ڕابردووە دەکرا چارەسەر بکرانە، بەڵام نازانم بۆچی لە کاتی پارە زۆریەکە و لە کاتێکە کە ئەم پێش قەیرانەکە ئەم شتانە چارەسەر نەکراون، چونکە ئەمانە ئەم کێشانێک کە ئێستا هەیە زۆربەی هەری زۆریان زادەی ئەمڕۆ دوێنێ نین. ئەم قەیرانانە ڕیشەیەکی ئەم کێشانە ئەم کەم و کوڕی خزمەتگوزارانە ڕیشەیەکی دوور و درێژتریان هەیە کە ئەکرا بەڕاستی لە ڕابردووە چارەسەر بکرانایە. هەروەها بەشێکی زۆری فەرمانگە حکوومیەکانمان بینای پێویستیان نییە. فەرمانگەمان هەیە لە ناو کابینەدایە، فەرمانگەمان هەیە لە ناو خانووی کرێدایە. بەڕاستی جگەلەوە بەشێکی زۆری بیناکەی بینای فەرمانگە حکوومیەکانی ترمان بینای کۆن و بێکەڵک و ئەوەیە یعنی بەڕاستی دەوامکردن پیان زۆر دژوارە. پێشتر پێش قەیرانی دارایی بای ئەوەندە بوجە هەبووە لە بەردەستی کاربەدەستانی ناوچەکەیە کە هیچ نەبێ خۆیان لە کرێچێتی دەرباس بکردایە کە ئێستا جگەل لەو خزمەتگوزاریی کە دواکەوتوە و کە کەڵەکە بووی کەم تەرخەمیەکانی ساڵانی ڕابردووە. بەڵام بە تەئکید هەبووە. ئێمە من خۆم ئەو وەختە لە وەزیفەدا نەبووم، بەڵام لە ئەوانەی پێش خۆمم بیستووە و خۆشمان لە نزیکەوە لە وڵاتە ژیاوین و ئاگادارین کە ئەو کاتە بەڕاستی تەنها پێویستی بە ئامادەکردنی دەرخستە هەبوو ڕاکێشانی پارە، چونکە پارە بێسنوور هەبووە ئەو کاتە بەڕاستی هەم لە پارێزگا و هەم لە مەرجعی ئەو فەرمانگانە خۆشیانەوە ئەیان توانی بیان کردایە. ئێستا زیاترین شت کە پێویستانە هەنووکەیە چییە بۆی کە کاربەدەستانی سەر و ئێوەش گویان لێ بێەوە بە تایبەتی خەڵک پێویستی پێی بێت؟ بەڵێ ئەوەی پێویست بێت زۆر پێویست بێ بەڕاستی ڕەنگە کەمی ئاوی خواردنەوە بێت. ئێمە دیارە هەموو وارماوە لە هەموو وارماوە شارە زوریش لە بێستان سوور ئاوەخواتەوە، لە ئاوی بێستان سوورەوە ئەو پۆستەر پەمپانێک کە لێوە دانراون و ئاو دەفعەکەن بۆ وارماوە ژمارەیان کەمە و توانای دفاعکردنیشیان هەرکەمە. ئەمە یەکێکە لەو گرفتانە کە دەبێت بەڕاستی ژمارەیان زیاتر بکرێ. هەروەهاش کەمی کارمەند کە لە ساڵی 2012ەوە بەڕاستی تاعینات بە شێوەیەکی فەرمی ڕاگیراوە، زۆربەی فەرمانگەکان خەڵکیان تیاخانەنشین بۆ خەڵکە بۆ مردووە، خەڵکە بۆ سەفەری کردووە بۆ خارج، هەموو ئەوانە پێویستە شوێنەکانیان پڕ بکرێتەوە. بەڵام تا ئێستا کەمی کارمەند بە شێوەیەکی گشتی وای کردووە کە بەشێکی زۆری دامدەستگاکان ئیشەکانیان سست ببێ. ئەمە یەکێکترە. هەروەها ئاوەڕۆ بۆ زۆرێک لە گەڕەکەکان نەکراوە. هەندێک گەڕێکی تازە دروست بوومان هەیە ئاوەڕان بۆ نەکراوە. بەڕاستی ئاوەڕۆ گرنگترین و پێویستترین شتێکە کە پێویستە بۆ هاوڵاتیان و بۆ گەڕەکەکان بکرێت، چونکە بەڕاستی ماڵ ئاوەڕۆی نەبێ ماڵ شپرزە بێت. جگەلەوە کۆمەڵگایەکمان هەیە، کۆمەڵگای نەسر کە لە ساڵی 1970 دروست کراوە. ئەم کۆمەڵگایە تا ئێستا ئاوەڕووی نییە. هەروەها جادە و شۆستەی بۆ نەکراوە. هەروەها زۆر پێویستی بە خزمەتگوزاری زۆر هەیە، بەڵام تا ئێستا زۆر باشە. گەر هاوکارم بن من چەند لێدوانێکی هاوڵاتیانی وارماوەم وەرگرتووە بۆی کە وەکو پرسیار یا وەکو سپاسیان هەبێ بۆ جەنابەت دەمەوێت پێکەوە بینەری بن و دوای گەر بکرێ وەڵامی پرسیارەکانی ئەوانیش بدەیت. بینەرانی عزیز دیارە لێدوانی چەند هاوڵاتیەکمان وەرگرتووە لە دانیشتوانی وارماوە پێکەوە گوێبیستی داواکاری خەڵکی وارماوە بین، دوجار وەڵامەکانی لە بەڕێوەبەری ناحیەی وارماوە وەردەگرینەوە. بەڵێ بەڕێزان ئەوەی کە ئێستا بینەری دەبین وتە و داواکاری و خواستی بەشێ لە هاوڵاتیانی وارماوەیە کە ڕاستەوخۆ لێرە دەیانەوێ ئاراستەی بەڕێوەبەری ناحیەکەیان بکەن، بزانین ئەوان چه داواکاری و چه خواستێکیان هەیە بۆ بەڕێوەبەری ناحیە و بەڕێوەبەری ناحیەش ڕاستەوخۆ وەڵامی داواکاری و پرسیار و سەرنج و پێشنیارەکانی ئەوانەداتەوە. ناحیە وەرماوە یەکێکە لەو ناحیانەی کە لە هەرێمی کوردستاندا بەشێکی زۆر لە خەڵکی تێدا نیشتەجێ و پێشتر بە ناوی زەڕایەنەوە ناوی دەرکردووە. خەڵکێکی زۆر تا ئێستاش هەر بە ناوی زەڕایەن دەیناسن.
ئێستا ئێمە بینەری داوا و وتەی بەشێک لە دانیشتوانی وارماوە دەبنی و پاشتر دێنەوە لای میوانەکەمان. کامەران عەمدوڵڵا بەڕێوەبەری ناحیەی وارماوە. سەوا و ڕێزم هەیە بۆ پەیامەکەتان. دوای ئەوە سەوا و ڕێزم کاک کامەران کە ڕێوبەرایەتی ئەم شارەیە ئێمە داواکەین لە جەنابی ئەم قسە و باسی ئێمە بگەنێتە سەری خۆیەوە. ئێمە وەڵاهی لە خزمەتگوزاریوە زۆر ینی تەواو هەمومان بێوەرین لەم حکومەتی هەرێمە. یوابێ هەموویشمان بە پێی خۆمان و بە پێی توانای خۆمان لە ڕێی لە گەورە هەتا بچووک عزیەتی کێشاوە لەم هەرێمی کوردستانە، بەڵام بێبەشین. یوابێ داوا ئەکەین لە حکومەتی هەرێم و لە ڕێبەرایەتی وارماوە ئەم جادە و بانی کۆڵانمانە هەمووی ئیبادە بووگە. وەڵی نەسارە ماگە مناڵمان ماگە نیوەی دەستی ئەشکێ نیوەی ڕانێشکێ ڕواڕێەوە. داوا ئەکەین لە جەنابی ئەم قسەیمە بادە سەری خۆیەوە. من سپاسی کەناڵەکەتانەکەم دەستان خۆش بێ. وەڵی بەکو نەحەی وارماوە کۆمەڵی نەخسانیمان هەیە، بەس نەخسانیەکیان بنتە بە تایبەت دەستنیشانەکەم و کاکامەران ئەگەر هەڵوێست ئەگەر لەسەری بڕجوڵێت لەسەری بۆ نمونە کۆمەڵی ئیشکا زۆر باشە. ئەوەیە کە دارستانێکمان هەیە لە زەڕان لەسەر ئاستی هەرێم یەکەمە، هەمووی بەدەستکرد کراوە، هەمووی شوێنێکی جوان و مەزبوطە. ئیسراحەتی لێ نییە. شوێنی ئیسراحەت خەڵک کە چووە پارکەوە پێویستی بە شوێنی ئیسراحەتی خۆی بێوێت، وەکو تەوالێت، وەکو بەلو ئاو، وەکو ئاویش هەیە، هەر لە ئەو شوێنەی خۆی ئاو باش هەیە، ئاوێکی باشە، یعنی کولفەیەکی کەم و مەسوولێکی کەمی تێچێت. من لێرەوە داوا لە بەڕێزکا کامەرانەکەم بەڕێوەبەری ناحەی وارماوە داواکارین لە بەڕێزیان لەگەڵەوە کۆمەڵە گەنجە لەگەڵەوە کۆمەڵە کەسانەی کە هاوخەمن بۆ یانەی وەرزشی زڕانیان بڵێن یانەی وەرزشی شەیدان داواکارین بەردەوام لەگەڵیان نابێت کە بەردەوام لەگەڵ ئەو کۆمەڵە کەسانە بێت کاوخەمی شارەکەن و بە دوای کێشەکە بڕۆن داواکارین لە بەڕێزکا کامەران یەکدەنگ و یەکەڵوێز بێ لەگەڵ ئەو گەنجانەیە بۆ گەڕانەوەی یانەی وەرزشی زڕایان یان تا ڕادەیە گەڕانەوەی وەرزشی ئەگەر زڕایان نەگەڕاوە هیچ نەبێت یانی وەرزشی زڕایان بە پێی بڕیارەکانێکی تۆپی کوردستان بێ گەڕاوەتەوە ڕێزی پلەتۆکانی کوردستان بەوەی سزایەکەوە داواکارن لە بەڕێز کاکامەران بەڕێوەبەری ناحەیت وارماوە لەگەڵ گەنجانە هیچ نەبێت ینی وەرزشی شەیدانمان بۆ بگەڕێنەوە. بەڵام پێش ینی وەرزشی شەیدان داواکارن لە بەڕێزان یانی وەرزشی زڕان کە ماف و حەقێکی خۆمانە و مولکێکی ئەم شارێ داواکارن لە بەڕێزیان ناوی زڕایان یانی زڕایان بگەڕێنەوە بۆ ئەم شارە و ئێمە جۆرۆک و شارەکانی کە پێمان خۆشە خەوانی یانێکی و داواکارێکم هەیە لە کاکامەران وەکو هاوڵاتێکی دانیشتووی زەڕایەن بە تایبەتی ئەم ڕێگەی دەربەنیخان زەڕایەن، یعنی بۆتە باعثی چەندین حادیسەیە، هەم چەند کەسێک گیانی لەدەستدا و هەم چەندین کەسیش تووشی کارەساتی ناخۆش بوون مادی معنەوی. هەر زەرەرەکە لەو شەخصە ناکەوێت بە بۆنی ئەو حادیسە کە ڕووەدا. بۆ نمونە کەسێک تیاچێ لەو ڕێگە قەوم و فامیل و کەسی هەیە لە شارە دوورەکان بە تایبەتی لە هەولێرەوە، ئەگەر ئەو حادیسە ڕوو نەدات ئەو هیچ کاتێ مەجبور نییە لە هەولێرەوە مەسرفێکی زۆر بکات و سیارێک سوار ببێت و لێ بکەوێتە ڕێبێت بۆ زەڕایەن دوو ڕۆژێک بمێنێتەوە. تەبەن ئەوش خەرجێکی ئەوێت، هەیە معاشەکەی یا ڕاتبەکەی بەڵێن 500,000 جارێ دوو حادیسەی ئاوە بخۆمێت لەو مانگە ڕێک بە شێوەکە لەگەڵ عایلەکە دوو جار بێتێرا بگەڕێتەوە. ئەمە چی هۆکارەکە گەڕێت و سەر ئەم جادە و ئەم ڕێگەوبانە. و منیش هەم دووبارە وەکو دانیشتێکی ئەم شارە زۆر سپاس یەکەم و ئەگەر جۆدێکمان بۆ بکە ئەم ڕێگە هەتا سنووری زەڕایەن کوێیە بۆمان چارەسەر بکە. وەکو کارەبا من چونکە خۆم لە کارەبام ئێمە تا میرەدی عید بە ئێمەیە بتانێت تاکو میرەدەش بۆمان چارەسەر بکە. سپاسی لەکەین و چای ماچەکەن و سپاسی ئەوەی شەکەین. بینەرانی عزیز دیارە پێشەوەی کە بچینە لای بەڕێز کاکامەران لە سەر وەڵامدانەوەی پرسیار و داواکاری هاوڵاتیان ناوبڕی کرووەردەگرین و دێنەوەلات.
تاکبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. کارگەی شیرەمەنی هالە تۆ بە دوای ماستی خاوێن و تەندروست تا دەگەڕێیت ئێمەش حالت پێشکەش دەکەین. هالە بە ئامەری ئۆتۆماتیک بەرهەمەهێنرێت. هالە بە خۆشترین تاموچێژی نەبڕاوایی ماست و دۆ ماستا و سفرە و خوانەکانتان دەڕازێنێتەوە. بەرهەمەکانی هالە لەژێر چاودێری تەندروستیدا و لە تاقیگەی تایبەتی خۆیدا پشکنینی بۆ دەکرێت. هالە بە ئۆتۆمبیلی سارتکەرەوە بەرهەمەکانی دەگەیەنێتە کڕیارانی لە سەرجەم شار و شارۆچکەکان. هالە بەرهەمێکی ناوخۆیە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالە تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجە پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنی یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر، فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسلوجە و زەرگوێز، فانسینێت، هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. بەهادارترینی دیاریەکان بۆ نیگای شیرین و خواستەکانی تۆ دروستەکەین لە باشترین شوکۆلات و باشترین ناوکی بندوق. بۆ بەدیهێنانی چەند ساتێک لە ژیانت کە پڕ بووە لە هەیەجان. لێوانلێو بووە لە خۆشیەکان. ئاوێتە کراوە لەگەڵ عیشق و ئەوین. شۆکۆلاتەی بندوقی تاڵی فەرماند پڕاوپڕ لە عیشق. گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالیندا بەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارەت هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین، هێمای سەرکەوتن. خوانێکی تایبەت لەگەڵ ڤیتا تاقیب کەرەوە پێشکەشی خێزان و ئازیزانتی بکە. ڕۆنی ڤیتا لە ڕووەکی سروشتی بەرهەمدێت و پێکهاتەکەی چەوریە زیان بەخشەکانی تێدا نییە. ڕۆنی ڤیتا باشترین ڕۆنی لە 100% سروشتی. ڤیتا نهێنی خواردنە بە تامەکانی سەر سفرەکەت. تۆپ ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست دەچینەوە لای میوانەکەمان بۆ وەڵامدانەوە و قسەکردن لەسەر ڕاو بۆچوون و پێشنیارەکان یا داواکاریەکانی خەڵکی وارەماوە کە لە راپۆرتی پێشووتردا هاوکارمان بۆی گواستینەوە کە بەشێک لە داوا و خواستەکانی ناحی وارماوە دانیشتوانەکەی بوو بۆ بەڕێوەبەری ناحی وارماوە بەڕێز کامەران عەبدوڵڵا کە ئێستا میوانی بەرنامەی پەیامی ڕۆژە. کاک کامەران، پێم وابێ یەکەم شت ئەو گەنجە داوای ئەو پارک و دارستانەی کرد کە شوێنی خزمەت گوزاری یان بۆ نەدانیشتنی مرۆڤ و کات بەسەربردنی مرۆڤەکانی لێنێ کە گەنجانی وارماوە یان دانیشتوانی وارماوە بچن لەوێ پشوێک بدەن و کاتەکانی خۆیان بەسەر بەرن. قسەی جەنابتان چێ لەو بارەیەوە؟ سپاس بۆ ئێوە بۆ ئەو هاوڵاتیەش. دیارە دارستانی دەستکردی زەڕایەن گەورەترین دارستانی دەستکردە لە هەرێمی کوردستان کە لە ساڵ 1970 دروستکراوە، ئەویش لەگەڵ دروستکردنی ناحیەکەدا. دارستانەکە ئێستا هاوڵاتیان داوای ئەوە دەکەن کە ئاوی پێویستی لێ نییە بۆ خواردن. دارستانەکە وشکە، پێویستەکە لە چەند شوێنەکە بەلوعی ئاوی خواردنەوە ئەوانە هەبێ و هەروەها چەند مێزێکی دانیشتن و کورسی و مێز ئەوە دابنرێ. ئێمە دیارە دوای ئەوەی کە دەست بەکار بوون لێ بزانیمان کە لە ڕابردووە دەرخستە بۆ ئەم بابەتە کرابوو و نێردرا بوو بۆ ڕێبەرایەتی گشتی گەشت و گوزار
بەڵام بە پاساوی قەیرانی دارایی نەکرابوو دیارە دەرخستە ساڵانە ئەبێت تازە بکرێتەوە چونکە سعر ئەگۆڕێ ئێمە دوای ئەوەی کە دەست بەکار بووین بەڕاستی پار ساڵیش دووبارە دەرخستەمان ئامادە کردوێتەوە بۆ ئەو بابەتەوە داوای هەڵکەندنی سێ بیریشمان کردووە بۆ دارستانەکە بەڵام تا ئێستا هەر دواکەوتۆ هەر بە هەمان پاساوی پێشوو کە پاساوی قەیرانی دارایی بووە ومێت دەکەین کە لەگەڵ تەشکیلبوونی حکوومەتی نوێی هەرێمی کوردستانە کە پێشبینی دەکرێت ئیمکانەتی دارایی ئەم حکوومەتە باشتر بێ بتوانین ئەو وەختە ئەو پرۆژەیە جێبەجێ بکەین و دارستانەکەوا لێ بکەین شوێنێکی گونجاوتر بێ بۆ گەشت و سەیران و هەوڵاتەوە هەوڵی خۆتان داوە لەسەر و دارستانە بەڵێ بە تەکیت زۆر باش یەکێکتر لە داواکاریەوە پیاوە بە تەمەنە بوو کە دیارە قسەی لەسەر خزمەتکردنی ناو کۆڵانەکانە بوو ناو شەقامەکان بەڵێ ئەمە چیتان کردووە پێشتر هەڵتان بۆ داوە کوێ ماوە کە قیر نەکرێت و ئاوەڕۆکەی دانەپۆشرێت بەڵێ هەندێک گەڕەکی تازە دروست بوومان هەیە کە قیر نەکراون بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە بەشێک لەو گەڕەکە تازەی کە تازە دروست بوو لە ساڵی 2005 دروست بووە ئێستا حالین کۆمپانیایەکەیە پێشتریش کاری تیا کردبوو شۆستەوە کە لە بستۆنەکانی دانابوو بەڵام ئێستا ئیشەکەی بەجێهێشت بوو ئێستا حالە ناتوێتەوە مەکائینەکانی هێناوە بڕێک سلفەی بۆ خەرج کراوە بەنیازن ئیشەڵا دوای ڕەوینەوەی ئەم باران وشتانە دەستکەنەوە بە قیرکردنی ئەو بەشە کە دەکەوێتە بەشی خواروی ناحیەی وارماوەوە و دەوروبەری بینای ناحیەکە و ئەو دەوروبەرەیە دەکرێت ئەوانە قیر دەکرێن لە ئایندەیەکی نزیکا بەڵام لەگەڵەوەشا بەشێکی زۆری ماوە لە ناحیەی وارماوە کە پێویستەکە بەڕاستی ئاوەڕۆیان بۆ بکرێت ئەوەی کۆمەڵگای نەسەر وەگوتم دەرخستەی بۆ کراوە ملیارێک و 200 میلیۆن دیناری تێچێ بە گوێرەی ئەو دەرخستەیە کە ئێمە ئامادەمان کردو و نردومانە بۆ پارێزگای سلێمانی بەڵام کولفەکەی لە ئێستادا دیارە هەم بۆ ئاوەڕۆ هەم بۆ قیرکردنەکەی تەنها بۆ ئاوەڕۆکەی دیارە قیر ئەبێت دوای ئاوەڕۆ و ئەوانە بێت ئەمە هەروەها بەشێکی ترمانەیە کە دەکەوێتە پشتی محکەمەی شارە زورە و هەرسەر بە ناحیەی وارماوە ئەویش هەم ئاوی بۆ نەکراوە تۆڕی ئاوی خواردنەوەی پاک هەم ئاوەڕۆشیان بۆ نەکراوە ئینشاءالله دەرسەمە بۆ ئەوانش ئامادە کردو ئینشاءالله بتوانین وەگوتم لەگەڵ تەشکیلبوونی حکوومەتی نوێدا بتوانین ئەوانش جێبەجێ بکەین زۆر باشە ئەو پرۆژەی کەوتت قرارە کۆمپانیاکە دەست پێ بکاتەوە ئێوە چۆن چاودێری ئەم پرۆژەیەکەن کە ئەرقەلی بۆ دروست نەبێتەوە چکە ڕەنگە هاوڵاتیان ئیتر بێزار بوون ئەوەندە کۆمپانیا دێت چەند ڕۆژێکی شەکات و دوایی بەجێ دێڵێتەوە بەڵێ دیارە کۆمپانیا لەسەر ئەوە وەستا بوو کۆمپانیاکە خۆی زۆر پەرۆشی ئەوەیە کە پرۆژەکەی تەواو بکە چونکە پێشتریش پارێکی زۆری خەرج کرده بوو تێدا و چەند سلفەیەکی کەوتبووە لای حکوومەت و بۆی خەرج نەدەکرا و هاتووە بەڵێننامەی داوای ئیستعدادی خۆی دەربڕیەوە لەوەی کە ئەگەر ئەوان چەند سلفەیەکی بۆ خەرجکەن حتا داوای هەمووشی نەکردووە بەڕاستی داوای کۆی نرخی پرۆژەکەی نەکردووە داوای ئەوەی کردووە کە ئەگەر چەند سلفەیەکی بۆ خەرجکەن ئەو بێت پرۆژەکەی تەواو بکات بە خۆشحاڵیەوە چەند سلفەیەکی بۆ خەرج کراوە هەندێکی بە شێوەی چەک و هەندێکی بە شێوەی نەقدی ئەویش ئیستعدادی دەربڕی و ئینشاءالله لە ئایندەیەکی نزیکا پرۆژەکە جێبەجێ دەکات لەبارەی قسەی و گەنجەوە کە باسی لە یانەی وەرزشی زەڕایەن و کەرتی وەرزش کرد لە ناوچەکەدا قسەی جەنابتان چێە چیتان کردووە بۆ بەرەو پێشبردننی بواری وەرزشی لە ناوچەکەدا بەڵێ ئەمە دیارە لە ساڵی 2011 چەند یانەیەکی وەرزشی دەمجکراون نەک تەنهایی وارماوە و هەڵەبجەی تازە کە پێیدەوترا قەزای شارە زور بەڵکو هیچ چەند شوێنێکی تریش دەمجکراون یەک لەوانە ناحیەی وارماوە کە ئەو وەختە خاوەنی یانەی زەڕایەن بووە لەگەڵ شارە زورە دەمجکراوە و دواتر ناوەکەیان گۆڕیوە ناوێکی شمولی بێ کە شمولی هەردوو ناحیەکەش و قزاکەش بکە کردویانە بە ناوی شەهیدان ناوی یانەی شەهیدانیان لێناوە بەڵام لەبەرەوەی ناحیەی وارماوە بەڕاستی چالاکی وەرزشی زۆر زۆرە و گەنجێکی زۆری تایە کە سەرقاڵن بە وەرزشیەوە هەروەها یاریزانی زۆر باشیشی بەرهەم هێناوە ناحیەی وارماوە بۆیە بە حەقی خۆیانی دەزانن کە جارێکی تر ئەم نادیە دروست بێتەوە بە ناوی یانەی زەڕایەن بۆ ئەمەش ئێمە چەند جارێک
داوامان کردو پشتیوانی داواکەیانمان کردووە نردومانە حتا لە هەولێرەوە بەڕێز کاک سەفین کانەبی خۆی بە شخصی هاتووەتە ناحیەکە و لەگەڵ وەرزشوانان و وەرزشکارانی ئەوێ کۆبووتەوە و باسی ڕێگری یاسایەکانی کردووە کە لە ئێستادا مانعی قانونی هەیە بۆ ئەوەی کە ئەم نادیە جارێکتر دروست بکرێتەوە و هەر کات بەڵێنیەوەشی پێداوین کە هەر کاتێک ئەم مانعی قانونیانە نەمان ئەوان ئامادەن کە ڕێگە نێوان سلێمانی کەلار بە ڕێگەی مەرگ ناودێر کراوە و بەشێکی زۆری شێکەوێتە سنووری ناحیوارماوەوە قسە یەکێک لەو هاوڵاتیانش باسکردن بوو لە خراپی ڕێگەبانەکە دەسەڵاتی ئێوە یا ڕۆڵی ئێوە لە چاککردن و بۆ نمونە ئەگەر ڕۆژێ بێ ئەم ڕێگایە بکرێتە دوو ساید و قیرتاوێکی باش بکرێت تا چەند هەندێکی ئەکەوێتە دەسەڵاتی ئێوە سنووری ئێوە وە چیتان کردو بۆ کەمکردنەوە ئەو ڕوودا و قوربانیانەی کە لە سنووری نێوان وارماوە و دەربەنیخانە ڕوویان داوە ساڵانەت ئەگەر ئێوە ڕێژەتان لابێت چەند و چەند قوربانی و چەند ڕووداوی تا ڕووداوە بەڵێ لە ڕاستیدا ڕێگەی وارماوە دەربەنیخان هەتا ئێستا ڕێگەیەکی ڕوبەڕووە واتە دوو ساید و یەک سایدە بەداخەوە قوربانی زۆری لێ دەکەوێتەوە ڕێگاکە زۆر خراپە زۆر باریک و تەسکە بەپێی ئەو ئامارەی کە وەرگیراوە کە بەڕێبەراتی ڕێگەبان ئاماریان کردووە ئاماری تێگڕای 5 ساڵان وەرگرتووە تێگڕای قوربانیەکان ئەوانەی کە لە ساڵێکە لەو جادەیە گیان لە دەزەدەن زیاترە لە 24 کەس بەداخەوە هەروەها ساڵی زیاتر لە 127 سیارە لەو ڕێگایە تەلەف ئەبن بەهۆی وەرگەڕان و پێکدادان و حادیسە جۆر بە جۆرەکانەوە دیارە پرۆژەی دووسایدکردنی ئەو ڕێگایە کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە کە لە ڕێگای کۆمپانیای پورنامەوە لەلایەن بەڕێبەرایەتی گشتی ڕێگەبانی سلێمانیەوە ئەم ڕێگایە حالین ئیشی تیا ئەکرێ پێشتر لە ڕابردووە لە ساڵی 2014ەوە کارکردن لە ڕێگاکە وەستا بوو بەڵام ئێستا حالین دەستی پێکردێتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی کارکردن تێدا زۆر سستە جێگەی داخە ئەویش لەبەر ئەوەیە کە بەڕاستی کۆمپانیاکە سلفی پێویستی بۆ خرج نەکراوە بۆ ئەوەی ئەم ڕێگایە چاک بکرێت سەرڕای ئەوە ڕێگاکە لە ڕابردووە بە درێژایی لە وارماوەوە تا میرەدی تقریبا 9 کیلۆمەترە توێژە قیریش کراوە ئەگەر کاری تیا بکرێن کۆمپانیا سلفەی بۆ خرج بکرێت بە جددی کاری تیا بکرێت توانای ئەوە هەیە لە ماوەی تەنها 2 مانگە ئەو ڕێگەیە بکرێتەوە بە درێژایی 9 کیلۆمەتر بەڵام ئەمە بەز نییە بۆ ئەوەی کە بڵین ئەو ڕێگایە چاکراوە بەڵکو پێویستەوە ڕێگایە هەتاوەکو دەربەنیخان بکرێ بە دوو سایت کە تا ئێستا بەشی زۆری ڕێگاکە بڕینی بۆ کراوە بەڵام بەشێکی زۆری قەنتەرە و کوناوەکانی ماوە دروست بکرێ پردی ماوە بۆی دروست بکرێ هەروەها قیرکردن و ئەوانشی زۆر باشە یەکێکتر لە داواکاریەکان کارەبا بۆ گەر زۆر بە خێرایی پێمان بڵێ لەسەر کارەبا خواست و داواکاری هاوڵاتیان هێشتا هەرماوە دیارە کارەبا وەکو هەموو شوێنەکانی تر و کوردستان ئێمە کەم نەقسی کارەبامان هەیە کارەبا لە ناحیەی وارماوە و قەزای شارە زۆر ئێمە لە ماوەی ساڵێک زیاترە پرۆژەی 20 ئەمپێریمان جێبەجێ کردووە واتە بۆ هەر ماڵێک 20 ئەمپێریمان جۆزەی 20 ئەمپێری دانراوە بم پێش ڕێژەی کارەبا سعاتی پێدانی کارەبا بە هاوڵاتیان لە ناحیەی وارماوە و قەزای شارە زۆر بە بەراورد بە شوێنەکانی تری هەرێمی کوردستان زیاترە لە شەو ڕۆژەکە 5-6 سعات کارەبایان ئەبڕێ و ئەگینا بەردەوام کارەبایی زۆر باشە کامەران چی بە هاوڵاتیانی ناحیەی وارماوە دەڵێ کە تۆ خەم و پەژارەت هەیە بۆی کە داواکاریەکانیان جێبەجێ بکەیت ڕێز و خۆشەویستی زۆرم بۆ دانیشتوانی وارماوە هەیە داوای لێبوردنیان لێ دەکەم لە هەر کەم و کوڕیەک کە هەمان بوو بێت لە هەر خزمەتگوزاریەک لە هەر کارێک کە پێویست بوو بمان کردای و کە تا ئێستا نەمان کردووە یا هەر کارێک کە بە پێچەوانەوە کردبێتمان و بووبێتە مای نیگەرانیەوان بەڵام کاری ئیداری بەڕاستی هەموو کاتێک ڕەنگە نەبێتە جێ ڕەزامەندی هەموو هاوڵاتیان زۆر سپاس بۆ بەڕێزکە کامەران عەبدوڵڵا بەڕێبەری ناحیەی وارماوە سپاس بۆ دەرفەتێکە بێمەت بەخشی بینەرانی عەزیز دیارە بڕگەی دووەمی بەرنامەکەمان تایبەتە لەسەر وەرزشی یا پاسکیل سواری شاخەوانی کە ئەمە وەرزشێکە و تازە لە هەرێمی کوردستان یا بە تایبەتی لە پارێزگای سلێمانی خەریکە جێگەی خۆی دەگرێ هەندێک لە پاسکیل سوارەکان لە ناو شاخەکانە دەست دەکەن بە پاسکیل سواری
هاوکارم مەردەڵان محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوین کە تەوەری دووەمی بەرنمەکەمانە پێکەوە بینەری راپۆرتەکە دەبین و دوجار میوانی تایبەتمان دەبێت. یاریەکە تازەیە و بەرپرسانی یاریەکەش لە هەرێمی کوردستان و عێراق دەیانەوێت زیاتر گرنگی پێ بدەن و پاڵەوانەتی نێودەوڵەتیش ئەنجام بدەن. یاری پاسکی سواری شاخەوانی یەکێکە لە یاریە تازەکان کە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری سلەیمانی گرنگی تایبەتی پێدەدرێت و بۆ یەکەم جاریش پاڵەوانەتێکی کراوەی بۆ یاریزانانی کوڕان و کچانی عێراق ئەنجام درا. یاریەکە کۆمەڵێک یاسای تایبەت بەخۆی هەیە و لە زۆربەی وڵاتانی جیهان لەسەر ڕێگای خۆڵ ئەنجام دەدرێت. گروپی شاخەوانی پیرەمەگرونیش بەشی پاسکی سواری شاخەوانی هەستا بە ئەنجامدانی پاڵەوانێتیەک لەسەر ڕێگای دوکانیان بۆ بڕینی 13 کیلۆمەتر. لە پێشبڕکێکەدا چەندین پاڵەوانی سلەیمانی و کوردستان و عێراق و تەنانە دیاری زانانی پیشەگەری وڵاتانی دراوسێ بەشداریان تێیدا کرد. پێشبڕکێکە لەسەر ڕێگای خۆڵ ئەنجام دەدرێت و بەشداربانیش دەبێت جگە لەو پاسکیلیەی پێشبڕکێکەی پێ ئەنجام دەدرێت کە دەبێت تایبەت بێت بە یاریەکە. یاریزانان پێویستە کڵاوی تایبەت و سەرئەژنۆ ببەستن، ئەوەش بۆ پارێزگاریکردنیان لە کەوتن و توشبوونیان بە پێکان. هەر لە کاتی بەڕێوەچوونی پێشبڕکێکەشدا چەندین یاریزان تووشی پێکان بوون و لەلایەن تیمی فریا گوزاریەوە گەیەندرانە نەخۆشخانە و چارەسەریان بۆ کرا. یاری پاسکیل سواری شاخەوانی مێژوویەکی کۆنی هەیە لە جیهاندا و لە نیو سەدەی ڕابردوو ئەنجام دراوە و لە شوێنە سەختەکانیشدا بەڕێوە دەچێت. بەپێی قسەی بەرپرسانی یاریەکە لە هەرێمی کوردستان و عێراق سەرەڕای هەندێکم و کورتی لە ڕووی ڕێخستنی پاڵەوانێتیەکە، بەڵام پێشبڕکێکە بە سەرکەوتوو لە قەڵەم دەدەن. بۆیە بە ناچاری یەکێتی پاسکی سواری عێراق یاریەکەی خستە نێو پرۆگرامی چالاکیەکانی یەکێتیەکەیەوە و مانگی شەشیش یەکەمی پاڵەوانێتی پاسکی سواری شاخەوانی لەسەر ئاستی عێراق ئەنجام دەدرێت. ئەوەش بۆ دروستکردنی هەڵبژاردەی عێراقا بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی وڵاتانی عەرەب. ئەردەڵا محەممەد، تایبەت بە پەیامی ڕۆژ، سلەیمانی. بەڵا بینەرانی عزیز دیارەوە کاماژەم پێکرد بڕگەی دووەم و بە تایبەتی راپۆرتەکەش کە بینیتان بازدا پاسکیل سواری شاخەوانیەوە دوو میوانی عزیز کە یەکیان ئەندامی گروپی شاخەوانی پیرەمەگرون و یەکێکی دیکەشیان یاریزان لە پاسکیل سواری شاخەوانیە. میوانی ئەم بڕگەی بەرنامەکەیە من سپاس کاک دانا، سپاس کاک فەرهەد کە میوانداریەمەتان زۆر بەخێر بەخێر بێن سەر سەرچاومە. کاک دانا لە جەنابتەوە دەست پێکەم. تو خۆت ڕەنگە پاسکی سوار نەیبێت ئەندامی گروپی شاخەوانیەکەیت. بەڵێ ڕۆڵتان لەسەر ئەم یاریە چۆنە؟ ئەم یاریە لەکەیەوە هاتووەتە کوردستان، لەکەیەوە دەستان پێ کردووە، ئێستا با بڵێن پاسکیل سوارەکان جیاوازیان هەیە ئەوانەی کە لە تەختایەکان وەکو من و ڕیاز پاسکیل لێ لەگەڵ ئێوەیە کە دەستنە شاخەکان؟ بەڵێ سەرەتا زۆر سپاسانەکەی بۆم چاو پێکەوتنە. هەڵبەتە مە خۆمان گروپێکمان هەیە، گروپێکی فەرمی گروپی شاخەوانی پیرەمەگرون لە 2016 دامەزراوە. هەوڵی ئەومان ناوە کە زیاتر وەرشە شاخەوانیەکان بە شێوازێکی ڕێکوپێک بینینە ناو هەرێمی کوردستان. هەڵبەتە گروپی شاخەوانی پیرەمەگرون سەرەتا پێکاتەوە لە دوو بەشی شاخەوانی کە هەڵگەڕانە بەسەر شاخەکانە شوێنە سەختەکان، لەگەڵ بەشی بەردەوانی ئەویش هەڵگەڕان بە تاوێری بەرد و دیواری شاخەکان بە حەبل. لە مانگی پێنجی پارە بیرۆکەی ئەوم بۆ هات لەگەڵ برادرانە باسم کردم کاکە زۆر حەزەکەم بەشێکی کە دامەزرین کە بەشی پاسکی سواری شاخەوانی بێ. ئەوە بۆوان بە خۆشحاڵیەوە بیرۆکەکان قبول کرد و لە ڕێی یوتیوب و پرسیارکردن لە چەند برادێکی خۆم کە لە دەروی وڵات ئەم
کاری وەرشی پاسکی سواری شاخەوانیان نەکرد کۆمەڵی زانیاری وەرگرت تر ئەوە بۆ من چەند هاتنە خوارەوە یەکم کرد بیدایەت لە شاخی گۆیژە لەوێ مەشقمە کرد لە هەفتەیەکا 3 جارە چووم دواتر بڕیارمما کاتر شاخ و شتیوا تاقیکەمەوە لە باری بەرزیە با بڵێن ئەوە بوو پار مانگی حوت بە خۆشحاڵیەوە بۆ یەکەم جار لە شاخی هەڵبووی کە بەرسی شاخ لە کوردستان و عێراق لەوێ لە بەرزی 3000 مترەوە لە ڕێگەیەکی تایبەتەوە هاتمە خوارەوە نزیکەی 25 کیلۆمەتر بە 3 سەعات و نیو. ئیتر دوای ئەوەش چوون بۆ شاخی پیرەمەگرون لە خەتێکەوە کە خەتی چەوەسپی پێڵێن لەڕێی بڵاوکردنەوەی ئەم ڤیددیوانەی کە وەکو چالاکی بڵاومان کردەوە وردە وردە گەنجەکان کەوتنە پەیوەندیکردن لەگەڵ ئێمە بەوا من بۆم دەرکەوت کە ئەوە نییە بڵێم گروپەکەی خۆمان یا خودی خۆم یەکەم کەس بم لە بوارە ینی بۆم دەرکەوت کاتر ئەم یاریە شعبیەتێکی تاواتی خۆی هەیە لە ناو گەنجانە پاسکیلی کڕیوە بەڵام ئاشنا نەبووە کە بچێتە شاخ یا شتێک زیاتر لە ڕێگە خۆڵاوەکانە لە ڕێگەیەکی تۆزێ لێژی ئەمانە تاقی کردوەوە لەسەر ئاسی تاکە کەسی خۆی گروپێک نەبووە کە کۆیان کاتەوە یا شتێک نەبووە کە کۆیان کاتەوە دواتر کە هاتن پەیوەندیان کرد ئێمە توانیمان گروپێک دروستکەین لە 10 کەس دوایی ئێستا گەشتە 20 بۆ 25 کەس چەندین چالاکیمان بە یەکەوە ئەنجامدا لە شاخی ئەزما لە گۆیژە لە شاخی ژیلوان لەوێ ئەنجامماننا وەکو مەشقێک ئێتر دواتر بیرمان لەو کروتمان با بۆ یەکەم جار ئێمە پاڵەوانتیەک بکەین بۆ هاتنە خوارەی شاخ پارمانی دوانزە بۆ یەکەم جار لەسەر ئاستی هەرێم بتوڵەیەکمان کرد لە شاخی گۆیژە هاتنە خوارەوە کە نزیکەی 4 کیلۆمەتر و نی بۆ 5 کیلۆمەتر هاتنە خوارەوە بوو خۆشبەختانە بتوڵەک وەکو ئەزمونێکی باش ئێمە ئەزمونمان لێ وەرگرت کاکفەرهادەوە خۆی یەکەمی پاڵەوان تێکە بوو ئەویش پاش ئازارێکی زۆر کەوتنیشی باش پێم سێرەوە زۆر سێری دەکەم هەر سەلامەتە و دەموچاوی بەڕاستی بە سەلامەتی لێی دەرچوو ئیتر ئەوە بوو لەڕێ ئەو بتوڵەیەوە یەکێتی پاسی ینی توانیمان سەرنجێکێتی پاسی سوارانی عێراق ڕاپێشین چکە لە پێرۆپرۆگرامی ئەوانە نووسراوە کە پاسکی سواری دوو جۆرە جۆرێکیان سیباقی و جۆرێکیان هی سەرخۆڵە بەڵام لەبەرەی کە گروپێکیان نەبووە چەندین بتوڵات وەکو داوەتنامە لە عومان و لە مسر و قەتەر و وڵاتانی تێکە بۆیان هاتوون ینی لەبەرەی کە گروپێک نەبوو بیان لێرن ئەتیزاریان بۆ ئێستا یەکەم گروپن لە سەراستی عێراقیشا کە پاسکی سواری شاخەوانی ئەنجام بدەن ئەگەر بڵین وەکو گروپ بڵێ بەڵام وەکو تاکە کەس لە خۆمان کۆنتر هەیە مەسەن لە 2009 لە جنوب گەنجەکانی ئەوێ مەسەن ئاشناییکی باشیان هەیە دوجار ئێوە ئێستا بوونەتە سەر لەشکری گروپ تقریبا ئەگەر بڵێ بڵێ ینی ئەگەر وەکو چۆڵی بەرەو فەرمی بوونێکی برین ئەوەی بە چییە پاسکی سواری سەر خۆڵیان سیباقی ئەوە زیات کامی بەکاردێنن ئێمە زیاتر پاسیلی شاخی بەکارهێنین بە حکمی ئەوەی شاخی ئێستا بەڵێ ئێستا جۆرێکە لە پاسکیلی شاخی ئەگەر تەماشاکەن مەسەن مواسەفاتی جیاوازترە لە پاسکیلی سیباقی پاسکیلی سیباقی ئەوەی کە زۆر بەزەقی دیارە بێ لە هەیکەلەکەی دایمەن تایەکەی باریکە بۆچی باریکە لە بەرەوەی کەمترین لێخشاننی هەبێ لەگەڵ جادەی قیرە بۆی بتوانێت بە ئاسانی بڕوە بەڵام تایی شاخی بۆچی ئەستورە لەبەرەی کە تۆ بە شوێنی خۆڵاییتە خوارەوە مەجای خزاننی زۆرە تایەکە بە دوو شێوە گرنجگرنجی بۆ لە چالاکەکە تەنها هاتنە خوارەوە یام هەڵگەڕان و سەرکەوتنی ژەیە خۆی ئەگەر بیتە سەر ڕاستی یاسای پاسکیلی شاخەوانی لە ئەساسە خۆی هاتنە خوارەوەی داوای پاسکیلەکان ئەگەیەنە سەر لووتکەی شاخەکان لە دەروی وڵات بێگومان تەلەفریکی بۆ کراوە یا ڕێگەی قیری بۆ کراوت کە تۆ پێی بەریتە سەرەوە بەڵام لای خۆمان ئێمە هەنێ برادر هەیە لە ڕێی سارەی ئەوانەوە ئێمە پاسکیلەکان ئەبینە سەرەوە و لێوێ پێی نەخوارەوە کاک فەرهاد جەلال ببوورە دەستکێش و ئەو کڵاو و عینەک و کالە و جلی ئەوە پێداویستەکانی ئەم وەرشە چین یان پێویستە وەرشەوان چ پێداویستی و جل و پێڵاو و عینەک و شتێکی پێبێ بۆەوەی لە خوا نەخواستە لە کاتی کەوتنایە ڕووداوێکە جەستە و تەندروستی خۆی بپارێزێت بەڵێ ئێستا ئەمەی کە کاک فەرهاد پێیەتی ئەم کڵاوە چەندین جۆری هەیە ئەمە نیو کڵاو با بڵێن بۆ نیو سەر ئەبێ کە ئەمە ئیسفادەی لێکا بۆ حاڵەتی کەوتن خۆشبەختانە کاک فەرهاد کە پار ئەو کەوتنە کەوت بەڕاستی کڵاوکە فریای سەری کەوت ئەگە کڵاوی لەسەرا نەبووە ینی بەڕاستی لەوانێ باری تەندروستی زۆر خراپ بووە تەنانەت کڵاوەکەشی شکا لەسەریە ینی ئەگەر کڵاوەکە نەبووایە زەرێکی زۆری لێکەوت هەڵبەتەوەی کە زۆر زەڕورە بە دەرەجەی یەکەم کڵاوە دووهەم پارێزەرەکانی ئانیشک و ئەژنۆیە
چکە جاروایە کە تۆ ئەکەوی بە ئانیشک بە ئەژنۆ تۆ ئەگەر باسک و ئەمانەت دەزی تێکەوێ ئەم شتانە ئاسانە تا حدێک چارەسەری بەڵام کە تۆ ئانیشک و ئەژنۆ کە حساسترین بەشە لە جسمی ئینسانە ئەگەر تووشی زەرمەندیەک بێلانی زۆر بە ئاستەم چاک بێتەوە یا لەوانەی چانە بێتەوە لەبەرەوە ئەوەی کە بە دەرەجەی یەک زۆر گرنگە مەسەلەی کڵاوە اینجا پارێزەرەکانی ئەژنۆ و ئانیشکە عینەکیش لەوا زەڕورە کە تۆ بە شێوازێک کە ئەگەر تیژڕەویەک بیتە خوارەوە لە شوێنێکی تۆ دەشتێکی هەڵبەتە با بڵێن مێش و ئەم شتانە بە هەواوەیە تۆ لەوانەیە لەو کاتە مێشێک بچێتە چاوتەوە یان زیخێک بچێتە چاوتە خۆڵێکە شتێکە بەرچاوت ینی هینە کاتێ زۆر باشە کاک فەرات ئێمە مجازەفە نیە بە گیانی خۆتانەوە لە بەرزاییەکەوە دێنە خوارەوە سەرەتا زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەی کە ئێمەتاندا دەستان خۆش بێ پتێونەتێ ئەمە یەکێکە لە سەرکێشیەکان وەلا ژیانی هەموو تا کەسێکیشتا ناتوانێت ڕێگەل لە حەز و ئارەزوی هیچ کەسێ بگری هەندێک کەس حەزەکانی نوعێکە ناتوانێت بڵێ تۆ بۆ حەزت لەمێ هەست خۆتە زانین لە ژیانیشان سەرکێشیە هەیە حەزی بۆ مجازەفەیە پتێونەتێ پاسکی سواری شاخیش هەشێکە لە سەرکێشیەکان ئەمەش حەزە من خۆم حەزم لێتی ئەکرێ ڕاضەی پاسکی سواری سەر شەقام بکەم سەر قیر بکەم لەبەرەوەی هەم ڕاضەشە هەم سەلامەتریشە بەڵام لە هەموو وڵاتانیشە لە هەموو دنیاشە جۆرە کەسانێکن حەزیان بە سەرکێشیە هەمومان ئەوە زانین دەبنیش تەنها حەزێکە یان چێژەکەی لە سەرکێشەکەی لە سەرکێشەکەی لە سەرکێشەکە تەنها چێژ بینیا سوودی تەندروستی و جەستەیشی هەیە بە منە ئێستا تۆ خەڵک هەیە دەچێتە شاخەوانی و ڕاکردن پاسکی سواری سەرقیت بۆ ئەوەی کەوا جەستەیەکی ڕێکێ بێ و جەستەیەکی تەندروستیە بێ و لە ڕووی دەرونیشەوە ئارام بێت تۆ تەنها چێژی سەرکێشەکە بینیام ئەم سوودە تەندروستیانە و جەستەیانەشی هەیە بۆت لە ڕاستیە جیاوازی زۆر زۆرە لەگەڵ پاسکی سواری سەرقیرا سەرقیر تەندروسترە بۆ لەش و بۆ تەندروستی و بۆ هەموو لایەنە تەندروستیەکان بتوێنێتە سەرقیر باشترە یەکەم زیاتر لە شجە جوڵێ بزەبت وە کەمتر تووشی ڕووداوەبی بەڵام ئەمە بتوێنێتە کەمتر ڕاضەیە بۆ لەش ساغی تەنها سەرکێشی و چێژ وەرگرتنە لە سەرکێشی و هونەرە چۆن ئێمە هەنێکەس حەزی بە هونەرە ئەمەش هونەرێکە فەنە جۆری پاسکیلەکان جیاوازیان ئەوانی کە دەیانێنە سەر شاخ جیاوازەکەیان لە چیایە نرخی ئەم پاسکیلانە لە چەندایە بۆی کاگەر سبێنی ئەمەژویستمانە ڕێز بڕێشار بابزین پارەی گیرفانمان چەند لەو پاسکیلەکان بەچەنن بەس جیاوازی پاسکیلی سەر جیاوازی لە شکڵ و لەو چەند پاسکیلی شاخوانی هینی کەێتی لەو فەنەرانی کە پێوێتی نەرمیەکەی وە هەم لە نرخیشە جیاوازیان هەیە ئێستا پێشتر باسی تایەکانمان کرد جسمەکەشی جیاوازیان هەیە بێگومان جسم جیاوازیەیە ئەو کوالیتی ئەو پارچە بۆریانی کە بینی لە پێکاتی پاسکیلەکەی بەکارهێنراوە ئەستورترە بۆ ئەوەی توانای بەرگەگرتنی ئەو هەموو بەرزی نزمی و ناخۆشیانەی سەر شاخی هەبێ بێگومان کوالیتەکەی فەرقی هەیە بەڵام پاسکیلی ستیباک تا کراوە باریکترە لە بۆریەکانی وە کوالیتیشی کەمترە بۆی سوک بێ بەس ئەمە تۆزە قورسێکی پێوە دیارە بە حکمیەوەی خۆی بگرێت ناکرێ هەر پاسکیلێک سوکەڵە بێ و هەڵبەز و دابەسکا زۆر فڕەت شتانەشی کاریگەریان هەیە بێگومان ئەو دەبڵانەی لە بەرزی نزم و چاڵەچۆڵەکانە باڵانسە بۆ گەڕێنێتەوە ئیسپرینگە ڕۆشەکەمان شتێکی پێوەیە ئەو ڕۆنە ئەو دەبڵی ڕۆنی پێ دەبڵی ڕۆنی پێ دەبڵی ڕۆن و دەبڵی سپرنگ و دەبڵی هەواشی هەیە ئەم دەبڵە ڕۆنە جیاوازە هەیە بەس ئیسپرنگە و نەرمی ئیسپرنگەکە یاری دەدەرە بۆ نەرمی پاسکیلە بەڵام ئەمە دەبڵی ڕۆنە و ئیسپرنگەکەش سەرباری ئەوە یارمەتی دەریشە ئەم پاسکیلانی کە بۆ پاسی سواری شاخەوانیە لە ناو بازاڕەکانی سلێمانی دەستەکەونیا دەبێت لە دەرەوە بۆتان بێنن نرخەکانیان چۆن و چەندە بە ئاسانی دەست ناکە ینی ئەوەی بوێ پاسکیلێکی باشی پێ بەبێ بە پیشەگەر و تایبەت بە شاخەوانی بەجدێ بە دوای بگەڕێ ئێستا بازاڕ ئۆنلاینەکان هەیە لە ئەتەرنێتە کەسێک بێ شتێکی تۆکمەی دەستکەوێ بەڕاستی ئەوێ بە دوواداچوونی بە بکاو دەستی کەوێت ئەگەرنا لێرە هەیە بەڵام زۆر کەمە لە بالەکاندا مەگەر کەسانێک $500 وڵای ئەمە سەرەتا دەوەرەقە و شتێکی پێدراوە ئەویش لە دەستی دوو دیسان یعنی لە شەقامی ئۆرزی کڕاوە دەی پێدراوە ئەویش دە پاسکیل بوون وەجبەیە بوون نەمان دانەیەکمان کرد بە $175 ئەمە ئەگەر تێبینی بکەیت
شەریکات کە دروستیەکە شەریکات کە دروستیەکە جاری وای ئەچێتە $2000 $1500 ئەوش بە پێ و ماسەفاتی کەتیایەتی مەسەرەن پارەکە بەچی تهدید دەکرێت مەسەرەن بە جۆری دەبڵەکەی بە جۆری دەبڵی پێشەوە بە چونکە ئەمە جاری وای ستۆپ ڕۆنی هەیە ستۆپ با بڵێن تەلی هەیە شێوازی پاسیلەکە بۆ چی کارێکە مۆدیلەکەی یعنی ئێستا مۆدیلانی کە لە بەردەستمانە زیاتر مۆدیلی 2009 2010 عینەن سارە چۆن مۆدیلی هەیە ئەمانیش مۆدیلی هەیە و زیاتر ئەمە زیاتر لە ڕێی بالەکانە و کەیەت زۆر باشە زیاتر لە هەولێر دەسەکەی هینێکت بەدەست هێناوە لەم ینی هیچ کاتێکە بۆ بیتە پلەی یەکەم چ پلە و پاڵەوانێتی کرد بەدەست هێناوە لەم وەرزشە بەڵێ سوازی کاکداناگەم بەڕاستی ئەمێ ئاماژە بم کە زۆر ماندوو بۆ لەگەڵمانە پێشبڕکێکی پێشتر کرا چەند مانگە لەمە پێش لەو پێشبڕچیە بەس شاخەوانی بوو یعنی سەر قیریتیانە بوو لە شاخی گۆژاتی نەخوارەوە تقریبا نزیکی پشتی تایتانیک لەو چێ خۆتان شارەزا بوو لەو پاڵەوانێتی هاتوانیم پلە یەکەم بەدەست بێنم هەرچەندە یەکەم پاڵەوانێتی بوو تەجروبەمان کەم بوو ئەو شتانە پێویستەکە زیاتر ئەزمموی لێوەرگری ئەگەردا بوون کە تۆ بوویتە پلەی یەکەم ئەوزانم 17 کەس یا 8 کەس بوو دڵنیانە ڕەنگە سەر لەسەر ناو کۆڵان کە بڕۆی بەس جادی ڕێک نەپێکی بۆی کە بەس بەسەر شۆستەکانە بڕۆی وەڵاهی من خۆم هیوایەتمێ زۆر جار لە ئەڕێنە سەر شۆستەکان بە تایبەتی جادەی توی مەلیک ئەوەی بەسەر شۆستەکانە لە بەرز و نزمی چاڵێم سەر شەقامەکە ناڕۆم چێش دی لێ تایەکانی زەحمەتێکدانا چی بکەین بۆی کە بەرجەستە تری بکەینە وەرچەوە فراوانتری بکەین بە تایبەتی لە هەندێک لە وێنەکانە کچیش بەشدارەتیانە وەڵای من خۆشحاڵم کە لەم پاڵەوانەتیەکە چەند کچێک بەشداری کرد تەنان لە ئێرانی شۆکە هاتبوون بەڵام ئەوان چۆنەڵێ بە حکمی خبریان لە پاسکیلەی سیباقە هاتن بەشداریان کرد و پاسکیلی شاخەوانیان پێیا کرد بەڕاستی بۆ بەرجەستکردنی ئەم وەرشە پێویستیمان بە هاوکاریەکی تەواوەتی حکوومەتی هەرێم و لیژنەی ئۆلیمپیک و رووسانە بەگشتی چونکە ئەم یاریە چەند یاریەکی سەرکێشیە و یاریەکی تەمەتوعێکی تایبەتی خۆی هەیە و لە وڵاتان چەندین بتوڵەی هەیە ئێمەش ئێستا ئەتوانین بتوڵات بە هەموو جۆرەکانی بکەین چونکە شاخی ئێمە بە حکمی گەڕانمان چەندین ڕێگەی باشی هەیە بۆ ئەم پاسی سواریە بەڵام تۆ جاری وایە ڕێگەیەک هەڵەبژێری 16 کیلۆمەترە ئەگەر تۆ لە ناوەڕاستە پاسی سوارێک بکەوێ و بە سەختی برینار بێ ئیسعاف زۆر درەنگەگاتە سەری ئەبێ تۆ هەموو بتوڵاتەکان دایمەن هەلیکۆپتەرێک لێوە مەوجودە هەلیکۆپتەرێکی فریاگوزاری کە بە پەلە بۆیە بگاتە شوێنی ڕووداوەکە هەم ڕێگەکەش چاکات با بڵێن ڕێگەکەش پاکاتۆ لەو کەسێک کە بەرکەوتە بۆی مسابقەکە نەوەستی و هەم بە زووترین کات فریای ئەو بەرکەوتووە بکەون لەگەڵەوەی کە ستافێکی زۆر بەهێزیەوێ ینی جاربەجار ئەدرێ بە جۆمانە بۆ مەسلەیەوەی کە ئێمە کارێک بکەین بتوڵەیەک دروستکەین لەسەر ئاستی دەروی عێراقیش بێ وڵاتانی عەرەبی وڵاتانی دراوسێ بەڵام بەڕاستی هەنگاوێکی تۆزێ ڕاڕایەکی پێوەیە کە تۆ ناتوانانی ئەو هەنگاو من دڵنیام لە شاخەکانی کوردستانە بێنە خوارەوە لە شاخی وڵاتانی عربیش حتمما پلەی یەکەم بەدەستێنن وڵی ئێستا پار کراوە ئیترەوەنیە پاشی سواری شاخەوانیان پار لە وڵاتی عمان پار لە وڵاتی عمان لەگەڵ وڵاتێکی تری خەڵێجی بتوڵەیەکیان کرد ینی بەڕاستی ناردم بۆ برادران زیاتر شوێنی چۆنەڵێ تەختایی و کەم نزمیتیا بووە ینی ئەگەر برادرانی ئێمە لێوە بەشداریان کردایە من دڵنیام کە پلەی باشیانە هێنا چکە سامی ئەو شوێنانی کە هەڵێبژێن بۆ پێشبڕکێ بەڕاستی زۆر بەشی تیا کە سەختە سا لە بتوڵەی پێشوو هەنێک لە پەیامنێرانی کەناڵەکان تعلیقێکی ینی باشی ئەویان ناکەوتیان بەهۆی خراپی ڕێگەکە و ئەمانە بۆی ئەم حادیسانە زۆر بوو لە بتوڵەکە منیش جوابمانەوت و مەڵی نەمزانی کە عادیلە و ئالیات و شل بەرم ڕێگەکە تەختی کەم و قیرتاوی کەم بۆیە هیچیانێت چکە خۆی کاڵی پاسکیلی شاخەوانی یانێ بێتەوە بەسەر ئاستەنگەکانە زاڵبی ئەگەر ئەزاڵ نەبی خۆ تووشی زەرمەندیە بێ ئەبێت تۆ بیدایەت دەورەیەک ببینی چونکە ئەم پاسکیلی شاخەوانیە لە تەکنیکەکانە کۆمەڵە تەکنیکەیە بێ بیزانی لە کاتێک ئازانی کە شۆڕ ئەبیتەوە یا بربەزێتە بەردەمە جسمە لە چی شێوازێکات دائنی نابێت تۆ خۆ بێ بەسەر سوکانەکە ئەنیسا ئەوەی پار کە کرات نزیکەی حەو حادیسەیتیا بوو کە سەیری ڤیددیۆکانمانەکە زیاتر هەڵەی پاسکیل سوارەکە بوو کە تەکنیکەکانی بیرچوو بووە هەموو تەکنیکێک باری جستەی خۆی هەیە تۆ نابێ ئەو پایدەرانە تاکوی ئەنی بەرز و نزم بێ بێ ڕێک بێت تۆ لە کاتی لێژیا بێت تۆ کەمەرە لە دوای با بڵێن کوشتنەکەەوە بێ بۆیە هەموو هێزی قورسایی و لەسەر بەشی دواوە بێ
ئەمە کۆمەڵێک تەکنیکە تۆ بێ ئەو کەسە فێری بێ اینجا بێت ئەو کارە بکە. زۆر باشە دوایین قسەتان هەردووکتان کاک فەرهاد کاکدانا لەسەرم پاسکی سواری شاخەوانی کە بە تایبەتی داهێنانێکی خودی خۆمانە لە ناو عێراق توانیمانە میاریە زیندوو بکەینەوە. وەک خودی خۆم من بەستەنا حەزەکەم سپاس و پێزانی خۆم دەربڕم بەرامبەر بە چەند کەسولایەنێک بەڕاستی من زۆر سپاسی کاک نەسرەدینەکەم خاون کۆمپانیای یوکەی کە دارایی و سپۆنسەری ئەو بتوڵە جوانی گرتە ئەستۆ کە لەسەر ئاستی عێراق بوو ینی بەڕاستی زۆر هاوکارێکی باش بوو لە بتوڵەکە لەگەڵەوەشا من زۆر سپاسی بەڕێوەبرایەتی هاتوچۆی سلێمانی ئاسایش تەندروستی ئەماناکەم سپاسی لیژنەی ئۆڵمپی خۆمانەکەم لەگەڵ یەکێتی شاخوانی کوردستان هاژەخان هەردوو هاوڕێ ئازیزم کە لە لیژنەکە بوون ئەویش یاسین و لەگەڵ کاک سیروان سامی و ئەو دادوەرە بە ڕێزانی کە لە هەولێرەوە هاتبوون لە خۆشی ئەم بتوڵێک کە وردە تەشەناکە هاتن ئەم بتوڵیان برد بەڕێوە بە شێوازێکی ڕێک و پێک من سپاسیانەکەم. سپاس بۆ تۆش کاک فەرهاد فەرموو دوایین قسەت. وڵات دو قسەم ئەوەیە ئەمەوێت حکوومەتی هەرێمی کوردستان ئاوەڕێک بە تایبەتی لەم وەرزشە باتەوە بەجددی ئەگەر ئەمە نەبێت پێم وابێت نوقسانیمان هەیە لە وەرزشە و لە هەموو وەرزشەکانی ترە نوقسانیمان زۆرە بە تایبەتی ئەم وەرزشە شتێکی جوانە لە هەموو وڵاتان پەرەیەکی باشی پێدراوە و هیوادارم داواکەم بگە چونکە کەسانێکی زۆر حەزیان بەم جۆرە وەرزشەیە و ئەمە شتێکم بیر نەچێت بەڕاستی لە پاڵەوانەتەکە من بینیم پێچە کاکدانا بەهۆی سەرقاڵیەوە نەیبینی بێ کەسێک لە یاریزانەکان کە ئافرەتێ بوو کەوت خراپ کەوت من لە وێنەکانە دواتر بینیم دوو یاریزان کە بە ڕەگەز عەرەب بوون و بە هیوان بیان بینەوە چونکە بەجددی تاساندوی کە ئەوەم بینی خۆیان لە بتوڵەکە بێبەش کرد لەبەرەوەی یاریدەی ئەو ئافرەتە بدەن کە کەوتۆ یاریزانە ئافرەتە کە کەوتوێشی بینیم بەجددی زۆر شتێکی جوان بوو ڕۆحێکی ڕاضی زۆر جوان بوو لە ناو ئێمە کە دوو یاریزانی بە ڕەگەز عەرەب خۆیان لە پاڵەوانێتەکە بێبەش کرد کە چەندین مانگە بیری لێکەنەوە چۆن بەشدار بن چی بکەن چی نەکەن خۆگۆڕینێکی جوان هاتوون کە ئەو حاڵەتیان بینی کەسێک کەوتۆ لە هەمان کاتا کوردیشە زۆر جوان بوو هەستان خۆیان لە پاڵەوانەکە بێبەش کرد و ئەو کەسیان هەڵگرت بۆ ناوی سەقافەکەوێنەکانی شملا بوو بەداخۆ درەنگ پێم گەشتەچینا زووتر بۆ ئێوە نارد من تەنانەت یەک نمونەی تر ئەگەر ڕوخسەتم بن بەڕاستی ئەویش من زۆر سەرنجی ڕاکێشان بەڕاستی ئەمە نەبێتە تانە لێدان لە خۆمان وەکو کورد بەڕاستی لە ناو کوردی خۆمانە بابەتی هاوکاریمان زۆر کەمە بەڵام ئەوەی کە من بینیم لەوێ پاسی سوارێکی عەرەب هەرەوەنگە فیکە لێدرا و دەستی پێکرد نەگەیشتە 50 مەتر هەرتوو تایەکەی تەقی پاسی سوارێکی تری عەرەب زۆر گەنج بوو تانیتر لە دوورۆ تۆ بێتەوە مەسرە و بەشداریکەی کە بینی زۆر خەفەتی خوار وتی کاکەەوە پاسیلەکەی من پاسیلەکەی تۆم بەرە من وردە لە بۆ تێن بابێ ینی تەنازولی کرد لە بەشداربوونەکەی خۆی لەبەر خاتی ئەو کەسا کە لەوانێ نەشی ناسێ پاسیلەکەیەتی تۆ بۆ بەردەوام بە ئەنی بەڕاستی ئەمە بۆ هیوای کە حکوومەتی هەرێم و بەرپرسانی وەرزشی لە هەرێمی کوردستان ڕۆحێکی وەرزشیانە بۆ شێوازە سەیری ئێوە بکەن بۆی کە وەرزشەکەیەوەش بەرەو پێشێ زۆر سپاس بۆ ڕێکەدانا و کاک فەرهاد سپاس بۆ بەشداریتان خۆش. بینەرانی عزیز ناوبڕێکی کورد وەردەگرین و دێنەوە لاتان لەسەر تەوەری سێمی بەرنامەکەمان. ئاشتی سەرڕای بەدەستهێنانی بڕوانامەی خوێندون و دانەمەزراندنی بەڵام ئەمە نەبووەتە هۆکارێک بۆ ئەوەی خاوەنی دارایی سربەخۆی خۆی نەبێت و لە ئێستادا خۆی فێری کاری درومانی کردووە بڕیاریشی داوە دوکانێکی دیکە هاوشێوەی ئەم دوکانە بۆ خۆی بکاتەوە. من لە ئێرە وەکو فێرخوازێک فێری کاری درومانی بووم ئەلحەمدوللا بەسەر ئەو شتانەی کە پێشتر نەمدەتوانی زاڵم ئێستا بە شێوازێکی جوانتر زاڵ بووم بەسەریە ئەتوان یعنی بە شێوەیەکی سەربەخۆ دوکانێک بکەمەوە بۆ خۆم و داهاتێکی سەربەخۆم بێت ئەمەش یەکەم بە پشتیوانی خوای گەورە دووهەم بە یارمەتی و لێ هاتووی شەهلاخان من دووبارە هەر سوپاسێکم. ئەوەی جێگەی بایەخ و سەرنجی هاوڵاتیان یەم سنوورەیە هەوڵدان و لێبڕاوی ئەم خانمانەیە کە سەرڕای ئەرکی ماڵ و منداڵ
بەڵام ئەمان ماندوو نەبوون و ئەرکی وەچم خستنی بژێوی ژیانیان خستۆتە سەرشانی خۆیان. سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم ئیشی من لێرە هەم هاتووم بۆ فێربوون و خەیاتی بڵێن بۆ خۆوەکو خۆن هەم هاتووم لێرە ئەم ئیشانم لێرە لەگەڵ بە یارمەتیدا بشانە لێرە ئەم ئیشانەکەم بەکاری ئەم چنینانەکەم لەبەر ڕسم و شت هەر ڕسمێ ببینم بڵێن هەر ڕسمێ بینم لەسەر جلەکە ئەو نەخشە دروستەکەم. هەستاوین بەکردنەوەی ئەم کۆمەڵگەی بەرگدوریە بەرگدوری شاهانە دەستەیە خوشکین لێرە کە هەوڵمانیاوە کە ئینشاءڵڵا باشترین دوورینەکان بکەین و ئامانجمان لەم کۆمەڵگەیە تەنها بەدەستێنانی پارە نەبووە. سەرەتا بیرۆکەکە یعنی منوک شخصی خۆم هەمیشە حەزم کردووە شتێک بکەم جیاوازتر لە خەڵکانی تر بتوانم خزمەتێک بکەم. هەمیشە خزمەتکردن یەکێک بۆ لە شتەکان و بیرۆکەکانی ناخی من کە هانیاوم هەتا بتوانم ڕۆژە لە ڕۆژان خۆم لەو شوێنە بدۆزمەوە کە ئەتوانم خزمەتەکەی تیا بکەم. الحەمدوللا خوای گەورە ئەم کارێ بۆ ئاسان کردوین سوپاس بۆخوا. ئێستا دەستەی خوشکین لێرە هەم دوورین ئەەکەین هەم چنین ئەەکەین و الحەمدوللا توانیمانەوەکو فێرکاریەک چەند ئافرەتێک سوودی لێ ببینێ و هەروەها ئافرەتان لەوە بێنە دەرەوە کە ئیتر هەر خۆیان بەمەویست بزانن خۆیان بەکەم بزانن بەڵکو ئافرەت ئەگەر بیەوێت پشت بەخۆ ئەتوانێت هەموو شتێک بکە وەک پندێکڵێ زێر بۆ بچۆ ناو ئاگر یعنی بەناوی خۆی بەخشندەی میێرەوان دووبارە سڵاوتان لێبێ. کەناڵی بانگەواز کەناڵێک بۆ خێزانی کوردی دروشمی کەناڵی ئاسمانی بانگەوازە کە 3 ساڵ و چەند مانگێ بەسەر ساڵیادی دامەزراندیندا تێپەڕ دەبێ. بێگومان کەناڵی ئاسمانی بانگەواز یەکێکە لە پرۆژە بانگخوازیەکانی کە تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ ئاشتکردنەوەی کۆمەڵگە و خێزانی کوردی بە ئاینی پیرۆزی ئیسلام و بە هاجوانەکانی کۆمەڵگەی کوردەواری و دانانی بربەستێکی پتە و لە بەردەم ئەو هێرشە غەزووی و فکری و ئەخلاقیەی کە نەیارانی ئیسلام و ئەلمانیەکان و کەلتوری ئەوروپی بەرامبەر بە کۆمەڵگەی کوردی گرتویانتە بەر کەناڵی ئاسمانی بانگەواز توانێتی جێپەنجەی خۆی لەسەر ئەخلاق و بەها بەرزەکانی کۆمەڵگەی کوردەواری دابنێ و بتوانێت جارێکی تر پەیامە ڕاستەقین و جوان و مرۆڤ دۆستەکەی پێغەمبەری خوا و ئیسلام صلی الله علیه وسلم بە کۆمەڵگەی کوردی ئاشت بکاتەوە و ئاشنا بکە. بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی بەڕێوبەری کەناڵی ئاسمانی بانگەواز میوانی ئەمڕۆی بەرنامەی پەیامی ڕۆژە بۆ قسەکردن لەسەر کار و چالاکیەکانی کەناڵی ئاسمانی بانگەواز. بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی بەناوی خۆم و جەلال و ستافی پەیامی ڕۆژە و پیرۆزباییتان لێکەین و هیوای بەردەوامی و سەرکەوتن و کاری جوانترتان بۆ خوازیین. زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆم دەرفەتە هەمیشە سەرکەوت بن بەڕێزیشتان. چیت هەیە بۆ سێمین ساڵیادی دامەزرانی کەناڵی ئاسمانی بانگەواز؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله ومن والاه. سەرەتا زۆر سپاس و ڕێز و دەستخۆشی بۆ جەنابتان و بۆ گرنگیدان بەو بابەتە. هەڵبەتە من لەم مناسەبەتە بە پێویستی ئەزانم پیرۆزبایی لە سەرجەم موسڵمانان و خوشکان و برایان و کارمەندان و ئەو برابەڕێزانە بکەم کە لە ڕابردوودا خزمەتیان کردووە لە کەناڵی ئاسمانی بانگەواز و ئومێدەوارم ئینشاڵڵا بتوانین بەردەوام بین لەسەر ئەو خزمەتە و لە چالاکیەکانمان بۆ ڕۆشنکردنەوەی زیاتری پەیامی ئاینی پیرۆزی ئیسلام و بۆ خزمەتکردن بە کۆمەلگای کوردەواری خۆمان و هیچ بربەست و ئاستەنگێک ڕامان نەگرێ پشتیوان بەخوای پەروەردگار لە داهاتووە. ئینشاءڵڵا. مامۆستا کەناڵی بانگەواز پرۆژە پلانی تازەی چی هەیە و وەکەوەی کە دیارە زیاتر کەناڵێکی بانخوازیەوە بە دروشمی کەناڵێک شایستە بە خێزانی کوردی و بەتێبەتی پشتیوانیەکانتان چۆنە لە ئێستا دیارە لە بەتێبەتی لە ساڵی ڕابردوو تا ئێستا تۆڕی میدیایی کۆمەڵ بە قەیرانێکی دارایی زۆر چڕدا تێپەڕیوە. کەناڵی بانگەواز چۆن ماوەتەوە و پلان و پرۆژەی تازەتان چی هەیە؟ هەڵبەتە ئێمە کەناڵی ئاسمانی بانگەواز ئەمێ بە خێرایی ئاماژە بەوە کەم چۆنەڵێ لە ئەنجامی یەکگرتنی دوو کەناڵی ناوخۆییەوە بوو بە کەناڵێکی ئاسمانی کەناڵی پەیامدوو و هەروە کەناڵی سونەت کە لە شاری سلێمانی بوو پەیامیش لە پەیامدووش لە شاری هەولێر بوو. بە هەردووکیانەوە توانیمان کەناڵێکی ئاسمانی لێ دروست بکەین بۆی کە ئەم دەنگ و ڕەنگە بگات بە هەموو شار و شارۆچکەکان و بە هەموو شوێنەکان و بۆ دەرەوەی وڵات و بۆ پارچەکانی تری کوردستانیش. سواز بەخوای پەروەردگار هەوڵەکان سەری گرت و هەرچەندە ئێمە لە قەیرانێکی دارایی سەختدا ژیان ئەگوزارێنین و لە ڕابردووشە هەروە بووین، بەڵام سواز بۆ خوا توانیمانە
لە پاش ئەو هۆڵانەی کە لە تۆڕی میدیایی کۆمەڵەوە دراوە و لە سەروی هەمانەوە بەڕێز کاک حاجی فاروق واروها لەسەر یارمەتی و هاوکاری خێرخوازان و خەڵکی خێرخواز و هەر خەڵکانێک کە پەرۆشن بۆ ئەوی کە دەنگ و ڕەنگی ئیسلامی و دەنگ و ڕەنگی پەیامی خۆی پەروەردگار هەمیشە گەشاو و بەردەوام بێ توانیمانە بەردەوام بە کارەکەمان بدەین بەڵام بە چۆنەڵێ بە شێوازێکی متەواضیعانە بە شێوازێک کە بتوانین ژیانی پێ بگوزارێنین. ئەلبەتە جەنابیشتان نەزانن پێشکەوتن و بەرەوپێشچوونی کەناڵ بەشێکی زۆری وابەستەیە بە لایەنی داراییەوە. ئەلبەتە تێچووی کەناڵی ئاسمانی بەراورد بە کەناڵە ناوخۆیەکان تێچوویەکی گەلێ زیاتر و زۆرتری هەیە. لەبەرەوە ئێمە لە ڕابردووە ئەگەر هەندێک هەنگاوی باشمان نەنابێت یا لە جێگەی تمۆحی هەندێک لە بینەران و بەڕێزان و خۆشەویستان نەبێت لە سەرجەم شارۆچکەکان بەڕاستی زۆربەی زۆری بۆ گرفتی مادی دەگەڕێتەوە کە ئومێدوارین خۆی پەروەردگار زیاتر تەوفیقمان بدا لە داهاتوە بتوانین لە جێگەی تمۆحی خەڵکا بین و بفعل ئەو شیعار و دروشمەی کە هەڵمان گرتووە کەناڵێک شایستە بە خێزانی کورد بەڕاستی شایستە بێ بە هەموو خێزانەکان. تا چۆن دەتوانیتانە ئەو فەراغە پڕ بکەنەوە کە هەندێک لە میدیای تر هەیە کە بە پاڵپشتێکی دارایی زەبەلاحەوە دەیانەوێ کەلتوری ڕەسەنی ناو خێزانە کوردیەکان تێک بدەن؟ هەڵبەتە هەموو لایەک هەست بەوە دەکرێت کە لە کۆمەلگای کوردی ئێمە فەراغێکی گەورە هەیە لە بواری ئیعلامە هەرچی ڕاگەیاندنەکان هەیە زیاتر احتیمام بە بابەتی خەبەری و بابەتی کۆمەڵایەتی و کۆمەڵە جوانیبی ترە دەن بەڵام جانبی دینی کەمتر ئیشی لەسەر ئەکرێ. هەڵبەتە بێئینسافی ئەگەر بڵێ ئیشی لەسەر نەکراوە بەڵام کەمتر گرنگی و بایەخی پێ درراوە. ئەمڕۆ خێزانی کورد و کۆمەلگای کوردی و بگرە تاکەکانیش پێویستیان بۆیە کە ڕۆشنبیری ئاینیان زیاتر بکەن بەلایانی پەروەردەیان فەرامۆش نەکەن. ئەمڕۆ بەڕاستی تەیاراتی زۆر ئەفکاری زۆر کەناڵی زۆر ئیش لەسەر خێزانی کوردەکەن ئیش لەسەر هەڵوەشانەوەی خێزانەکەن ئیش لەسەر هێنانی کەلتوری بێگانە و وڵاتانی ترەکەن بەبێ ڕەچاوکردنی ئەوەی کە تا چەنێ ئەم کەلتورە لەگەڵ کۆمەلگای کوردی ئێمە ئەگونجێ لەگەڵ تاکەکانی ئێمە ئەگونجێ بۆ خێزانی کورد ئەشێت. لەبەرەوە ئێمە لە ڕابردووە هەستمان بەو فەراغە کرد هەر ئەوەش وای کرد کە ئێمە بیر لە دروستکردنی کەناڵێکی ئاسمانی بکەینەوە بۆی ئەو فەراغانە پڕکەینەوە. بەڵام من ڕازگویانە بڵێم ڕەنگە بەشێک لەو فەراغەمان پڕ کردبێتەوە بەڵام هێشتا پێویستی بە جوود و هەوڵ و تێکۆشانی زیاتر هەیە. زۆر لایەن هەیە ئێمە دەرکی پێ ئەەکەین زۆر شت هەیە هەستەکەین ئەتوانین و بە ضروری زین کە لە کەناڵەکەیە هەبێ زۆر بەرنامەی خێزانی زۆر بەرنامەی گەنجانە بۆ ئافرەتان بۆ چینە جیاوازەکان بەڵام وەکوتم هەندێکی و بگرە زۆربەی زۆری پەیوەندی بە لایەنی داراییەوە هەیە کە پێویستی بە دارایی و ئیمکانێتێکی زۆر هەیە. دواتش ئەمە کاریگەریە کاتە سەر لایەنە مرۆیەکە و باقی لایەنەکانی تری. زۆر باشە. کەناڵی ئاسمانی بانگەواز سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵەوە تۆڕی میدیایی کۆمەڵی سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستان و ڕاستەوخۆوان پشتیوانی دەکەن جیاواز لەو هاوکاری خێرخوازانەی کە دێت بۆ کەناڵی بانگەواز. سیاسەتی کەناڵی بانگەواز تا چەندە جێبەجێکردنی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان یا با بڵێن هیچ دەستێوەردانێک دەکات لە ڕووی گەیاندنی و پەیامە دینیەوە بە بینەرانی؟ بەڵێ ئێمە هەڵبەتە بەڵێ وەکو لایەنە ئیداریەکە سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵین و تۆڕی میدیایی کۆمەڵش معلومەکە کۆمەڵی ئیسلامی سەرپەرشتیەکە بەڵام ئێمە بەڕاستی بڕیارمان وایە کە ئەم کەناڵە کەناڵێک بێ تەداخلی سیاست و ئیشوکاری سیاسی نەکە بە ئەندازەی ئەوەی کە مەشغوڵ و سەرقاڵی پەروەردە و پێگەیاندن و ڕوونکردنەوەی بابەتە شەرعیەکان و وشیارکردنەوەی کۆمەلگا بێ و هەر کەسێکیش ئەگەر دیقەتی کەناڵەکەی دابێت ئەو مانایی بە جوانی بۆ دەرکەوتووە کە ئێمە هەوڵمان داوە زۆرترین دەنگ و ڕەنگی خەڵکانی تر و بیرکردنەوەی تر و تەوەجوهی تری تیابێ و ئیشمان نەکردووە لەسەرەوەی کە سیاسەتی کۆمەڵ چۆن داخوازیەکە یان چۆن ئەم کەناڵە بکرێتە کەناڵێکی سیاسی نەخێر بەهیچ جۆرێک هەوڵمان داوە سوود لە توانە جیاوازەکان وەرگین لە خەڵکە جیاوازەکان وەرگین هەوڵمان داوە پەیامەکانمان بۆ هەموو خەڵکی بێ و هەوڵمان داوە کەناڵێکی مختص بێ یعنی من زۆر باوەڕم بەوە هەیە کە کەناڵی مختص زۆر زەرورە بۆ ئەم کۆمەلگا کەناڵی تایبەتمەند هەروکو چۆن کەناڵێکی تایبەتە بەس بە وەرزشەوە بەڕاستی زەرورە کەناڵێکی تایبەت بێ بەس بە ڕوونکردنەوەی ئاینەوە
کەناڵێکەوێ بەس بۆ بابەتی زانستی و زانیاری کەناڵەکەوێ بەس کەناڵی خەبەری و سیاسی بێ وەکو چۆن کۆمەڵە کەناڵی خەبەری سیاسی زۆرێ ئێمەش هەوڵمانداوە کەناڵێکی پەروەردەیی خێزانی صرف بین تەداخلی ئوموری سیاسی و بابەتی سیاسی نەکەین و ئەم شایەتیش لێرەوە ئەمەوێ بێڵێم کە لە سەرکردایەتی کۆمەڵ لە هەر جمگێ لە جمگەکان تەداخلی ئیش و کارمان ناکەن و سەرپشکین لەوەی کە چۆن زیاتر ئەو پەیامە بگەین و زیاتر خزمەتی خەڵک بکەین. زۆر باشە دوایین پرسیارە مەگەر بکرێت پلان و پرۆژەی تازەتان هەیە بۆ ساڵی داهاتووتان و بۆی کە بینەرانی عزیزی بانگەواز چاوەڕوانەیەکی تریان هەبێت لە پێشکەوتنی کەناڵەکەیان. وڵای من لەو باوەڕەدام کە هەموو کەناڵێک و هەموو دەستگایەکی میدیایی بینەر چاوەڕێی مەزیدی لێکە چاوەڕێی زیاتری لێکە وەکو ئەڵێ هەلمین مەزید ینی بەردەوامە بێت تۆ لە نێوگەریابی بەردەوامە بێ لە شتی تازەیە بیت ئێمە بەردەوام لە هەوڵی ئەوەداین کە بابەتی نوێ بەرنامەی نوێ بە ستایلی جیاواز بە شێوازی جیاواز بهێنە خزمەت بینەرانی بەڕێز بەتایبەت لە ئێستا بۆ مانگی ڕەمەزان سواز بۆخۆ ئامادەیەکی باشمان کردو کۆمەڵی بەرنامە و بابەتی تایبەتماندانەوە تایبەت بە وەرزی بڵێن مانگی ڕەمەزان ئێمە هەڵبەتە هەموو ساڵێک لە مانگی ڕەمەزانە تەواوی بەرنامەکانمان ڕائگەین و بەرنامەی نوێمان هەیە بۆ کەناڵەکە کۆمەڵی بەرنامەی جیاواز و جۆرا و جۆر لە داهاتووشدا بەڕاستی وەکوتم بیرۆکەی زۆر ئەفکاری زۆر لە مێشکمانە شتی زۆر ئەکرێ لە داهاتوە بکرێ بەڵام وەکوتم ڕەتی بە لایەنە مادیەکەوەی ئێمە گرفتی مادیمان گەلێک زۆرە ئینشاءڵڵا ئەگەر پشتیوان بەخوای پەروەردگار لایەنە دارایەکەمان بەرەو باشتر بڕوا و قەیرانە تۆزێ لەسەرمان کەم ببێتەوە بە شتی جوانترەوە بە ستایلی باشترەوە بە ئەدای باشترەوە بە خەڵکی باشترەوە بە بەرنامی باشترەوە ئینشاءڵڵا هەر لە خزمەت بەردەوام زۆر بە کورتی ئەگەر پێم بڵێ ببرە پێشتی وشتم دوا پرسیار چەند کارمەند لە کەناڵی بانگەواز هەیە کە ئەم کەناڵە بەڕێوە دەبات چونکە کاتێک سێری کەناڵەکانی تر دەکەی کە وەک ئاماژەم پێکرد ڕێچکە ئەسڵەکەی خێزانێکی کوردی تێک دەدا بە کەلتوری بیانیەکان نانی وزەیەکی زۆر لە ڕووی دارایی و مرۆییەوە لە پشتیانەوەیە کەناڵی ئاسمانی بانگەواز چەند کارمەندیە هەموو کەناڵی ئاسمانی بانگەواز بریتی لە 14 کارمەند کە ئێمە ئەوە بۆ بەنسبەت کەناڵەکانی ترەوە وەکو خەیاڵ وایە کە تۆ بتوانی بەو ئەدەواتەکەمی کە لە بەردەستە و بەو توانامرۆیی کە لە بەردەسایە ئەو شاشەیە بەو شێوازە 24 سعات بەرنامەی ئاینی هەبێ چەندین بەرنامەی ڕاستەوخۆمان هەیە بەرنامەی تۆمارکراومان هەیە چەندین بابەتی جۆراوجۆر و جیاواز و فاسیلی جۆراوجۆر جیاوازمان هەیە ئەمە بەڕاستی بە هەر کەسێک بڵێ یعنی ڕەنگە عەقلی تەقەبول نەکا بەو توانامرۆیە کەمەوە چۆن ئەو هەموو بەرنامە پێشکەشەکەی بەڵام دیارە بەرەکەت و فەزلی خوای پەروەردگاری پێوە دیارە زۆر سپاس بە بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی بەڕێوەری کەناڵی ئاسمانی بانگواز دووبارە هیوای سەرکەوتن و بەردەوامی و کاری جوانترتان بۆ ئەخوازیین بینەرانی بەڕێز خۆشەویست لەگەڵ هاوکارم جەلال محەممەد پەیامی ئەم ڕۆژمان پەیامی ڕۆژی ئەم ڕۆژمان پێشکەشکردن ئومێد دەکەین تەوەر و بڕگۆ بابەتەکانی ئەم ڕۆژمانجی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێ تا بەیەگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێهرەبانتان ئەسپێرم هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ خواتان لەگەڵ سپاس ڕێز